یەکەم نامەی پۆڵس بۆ کڵێسای کۆرنسۆس بەشی یەکەم. لە پۆڵس بانگکراو لەسەر خواستی خودا تاکو ببێت بە نێردراوی عیسای مەسیح، هەروەها لە سۆستانیسی برامانەوە بۆ کڵێسای خودا لە شاری کۆرنسۆس، ئەوانەی بە یەکبوون لەگەڵ عیسای مەسیح پیرۆز کراون و بانگکراون بۆ پیرۆزبوون لەگەڵ ئەوانەی لە هەموو شوێنێکدا بە ناوی عیسای مەسیحی خاوەن شکۆمانەوە نزا دەکەن، کە گەورەی ئێمە و ئەوانیشە. با نیعمەت و ئاشتی لە خودای باوکمان و عیسای مەسیحی خاوەن شکۆوە لەگەڵتان بێت. بەهۆی ئێوەوە هەمیشە سوپاسی خودا دەکەم بۆ ئەو نیعمەتەی خودا کە بەهۆی عیسای مەسیحەوە پێتان دراوە، بە یەکبوون لەگەڵ ئەودا لە هەموو بوارێکەوە دەوڵەمەند بوون، لە هەموو تەوزانینێک. خودا بەو شێوەیە شایەتی ئێمە بۆ مەسیح لە ئێوەدا دەچەسپێنێت، بۆیە لە هیچ بەهرەیەک کەم و کوڕیتان نییە لە کاتێکدا بە پەرۆشەوە چاوەڕوانی دەرکەوتنی عیسای مەسیحی پەروەردگارمانن. ئەو هەتا کۆتایی دەتان چەسپێنێت تاکو لە ڕۆژی عیسای مەسیحی پەروەردگارماندا بێگلەیی بن. خودا بەوەفایە ئەوەی بانگی کردن بۆ پێکەوە ژیان لەگەڵ کوڕەکەی عیسای مەسیحی خاوەن شکۆمان. ناکۆکی نێوان باوەڕداران. ئەی خوشکان و برایان، بە ناوی عیسای مەسیحی خاوەن شکۆمان لێتان دەپاڕێمەوە کە هەمووتان یەک هەڵوێست بن، دووبەرەکی لە نێوانتاندا نەبێت، بەڵکو هەمووتان یەک بیر و ڕاتان هەبێت. خوشک و برایانم، ماڵی خلۆیی هەواڵیان دامێ کە ناکۆکی لە نێوانتاندا هەیە. مەبەستم ئەمەیە یەکێکتان دەڵێت من هی پۆڵسم، یەکێکی دیکە من هی ئەپۆلۆسم، یان من هی پەترۆسم، یان من هی مەسیحم. ئایا مەسیح بەش کراوە یان پۆڵس لە پێناوتاندا لە خاچ دراوە، یان بە ناوی پۆڵس لە ئاو هەڵکێشران؟ سوپاس بۆ خودا کەستانم لە ئاو هەڵ نەکێشا، کریسپۆس و گایۆس نەبێت، نەوەک یەکێک بڵێت بە ناوی منەوە لە ئاو هەڵکێشراوە. هەروەها ستیفاناس و خاوخێزانەکەیم لە ئاو هەڵکێشاوە. جگە لەمانە نازانم کەسی دیکەم لە ئاو هەڵکێشا بێت، چونکە مەسیح نەیناردووم بۆ لە ئاو هەڵکێشان، بەڵکو بۆ مزگێنیدان. ئەمەش نەک بە دانایی و قسەی زیرەکانە، نەوەک هێزی خاچی مەسیح پوچەڵ بێتەوە. مەسیح هێز و دانایی خودایە. پەیامی خاچ بۆ لە ناوچوان گێلایەتیە، بەڵام بۆ ئێمەی ڕزگار بووان هێزی خودایە. لەبەر ئەوەی نووسراوە دانایی داناکان لە ناو دەبەم، تێگەیشتنی تێگەیشتوان بەلاوە دەنێم. کوا دانا؟ کوا مامۆستای تەورات؟ کوا کەسی بەدەم و زاری ئەم دنیایە؟ ئایا خودا دانایی ئەم جیهانەی نەکردووەتە گێلایەتی؟ خودا بە دانایی خۆی مەبەستی بوو کە خەڵک بیناسێت، نەک لە ڕێگەی دانایی جیهانەوە، بەڵکو خودا ویستی لە ڕێگەی مزگێنیەوە باوەڕداران ڕزگار بکات. ئەو مزگێنیەی خەڵکانێک بە گێلایەتی دەزانن. جوولەکە داوای نیشانە دەکەن و یۆنانی هەوڵی دانایی دەدەن، بەڵام ئێمە مەسیحی لە خاچ درا و جار دەدەین. بۆ جوولەکە کۆسپە و بۆ نەتەوەکان گێلایەتیە، بەڵام بۆ بانگکراوان جوولەکە و ناجوولەکە مەسیح هێز و دانایی خودایە، چونکە گێلایەتی خودا لە دانایی مرۆڤ داناترە و لاوازی خودا لە بەهێزی مرۆڤ بەهێزترە. ئەی خوشک و برایان، بیر بکەنەوە چۆن بوون کاتێک خودا بانگی کردن. بە پێی پێوانە مرۆییەکان کەمتان دانابوون، هەروەها کەم کەستان توانادار و لە بنەماڵەی ناودار بوون. بەڵام خودا ئەوانەی هەڵبژارد کە بەلای جیهانەوە گێلن، تاک و داناکان شەرمەزار بن. لاوازەکانی هەڵبژارد تاک و بەهێزەکان شەرمەزار بن. خودا پایە نزمەکانی جیهان و
ڕق لێبووەوە و ئەوانەی هەڵبژارد کە هیچ نەبوون تاکو ئەوانە لەناو ببات کە خۆیان بە شت دەزانن، بۆ ئەوەی هیچ مرۆڤێک لە بەردەم خودا شانازی نەکات. بەڵام ئێوە بەهۆی خوداوە لەگەڵ عیسای مەسیحدا بوونە یەک کە خودا بۆ ئێمەی کرد بە دانایی و ڕاست و دروستی و پیرۆزکردن و کڕینەوە، تاکو وەک ئەوەی نووسراوە ئەوەی شانازی دەکات با شانازی بە یەزدانەوە بکات. بەشی دووەم. مژدەی مەسیحی لە خاچ دراو. ئەی خوشک و برایان، منیش کاتێک هاتمەلاتان بە قسەی گەورە یان دانایی نەهاتم شایەتی خودا ڕابگەیەنم، چونکە بڕیارمدا لە نێوتاندا هەموو شتێک لەبیر بکەم بێجگە لە عیسای مەسیح، ئەویش بە لە خاچ دراوی. منیش بەلاوازی و ترس و لەرزێکی زۆرەوە لەلاتان بووم. کاتێک مزگێنی و وتارم پێدەدان قسەی داناییانە و قایلکەرم بەکار نەدەهێنا، بەڵکو پشتم بە بەڵگەی هێزی ڕۆحی پیرۆز دەبەست تاکو باوەڕتان بە دانایی مرۆڤ نەبێت، بەڵکو باوەڕتان بە هێزی خودا هەبێت. دانایی خودا. ئێمە لە نێو پێگەیشتواندا بە دانایی دەدوێین، داناییەک کە نە لەم دنیایەوەیە و نە لە دەسەڵاتدارانی ئەم دنیایە کە لەناو دەچن، بەڵکو باسی دانایی خودا دەکەین کە نهێنیە شاراوە بوو ئەوەی خودا لە ئەزەلەوە بۆ شکۆی ئێمەی داناوە. هیچ کام لە دەسەڵاتدارانی ئەم دنیایە تێنەگەیشتن، چونکە ئەگەر تێبگەیشتنایە مەسیحی خاوەن شکۆیان لە خاچ نەدەدا، بەڵکو وەک نووسراوە ئەوەی هیچ چاوێک نەیبینیوە، هیچ گوێیەک نەیبیستووە و بە بیری هیچ مرۆڤێکدا نەهاتووە، ئەوەی خودا ئامادەی کردووە بۆ ئەوانەی خۆشیان دەوێت. بەڵام خودا بەهۆی ڕۆحی خۆی بۆی ئاشکرا کردین. ڕۆحی پیرۆز لە هەموو شتێک دەکۆڵێتەوە، تەنانەت لە قوڵایی ناخی خوداش دەکۆڵێتەوە. چ مرۆڤێک دەزانێت مرۆڤ چی تێدایە جگە لە ڕۆحی مرۆڤ کە لە ناویدایە؟ بەم شێوەیە کەس نازانێت خودا چی تێدایە ڕۆحی خودا نەبێت. ئێمەش ڕۆحی جیهانمان وەرنەگرتووە، بەڵکو ئەو ڕۆحەی لە خوداوەیە تاکو لەو شتانە تێبگەین کە خودا بە خۆڕایی پێی بەخشیوین. ئەوەی باسی دەکەین لە دانایی مرۆڤەوە نەهاتووە، بەڵکو لە فێرکردنی ڕۆحەوە هاتووە. بەم شێوەیە فێرکردنی ڕۆحی بۆ کەسانی ڕۆحانی لێک دەدرێتەوە، بەڵام کەسی سروشتی ئەوەی هی ڕۆحی خودایە وەری ناگرێت، چونکە لە لای ئەو گێلایەتیە و نایان زانێت، چونکە بە ڕۆح جیا دەکرێنەوە. کەسی ڕۆحانی هەموو شتێک هەڵدەسەنگێنێت، کەچی کەس ناتوانێت ئەو هەڵبسەنگێنێت. کێ بیری یەزدانی زانی کێ فێری دەکات، بەڵام ئێمە بیری مەسیحمان هەیە. بەشی سێیەم. دووبەرەکی لە کڵێسا. خوشکان برایان، کاتێک من قسەم لەگەڵ کردن نەمتوانی ئێوە وەک ئەوانەدا بنێم کە بە ڕێنمایی ڕۆحی پیرۆز دەژین، بەڵکو وەک ئەوانەی کە هێشتا دنیایین، هەر وەک منداڵی ساوابن لە خانەوادەی مەسیحدا، شیرم پێداون نەک خواردن، چونکە هێشتا نەتان دەتوانی ئێستاش ناتوانن. ئێوە هێشتا دنیایین کە ئیرەیی و ناکۆکی لە نێوانتاندا هەبێت. ئایا دنیایی نین و تەنها وەک مرۆڤ ناژین؟ چونکە کاتێک یەکێک دەڵێت من هی پۆلسم، ئەوی دیکە من هی ئەپۆلۆسم، ئایا وەک خەڵکی دیکە نین؟ ئەپۆلۆس چییە؟ پۆلس چییە؟ تەنها خزمەتکارن کە لە ڕێگەی ئەوانەوە باوەڕتان هێناوە، هەروەک چۆن مەسیحی خاوەن شکۆ بە هەر یەکێکی داوە. من چاندم و ئەپۆلۆس ئاویدا، بەڵام خودا بوو گەشەی پێکرد. ئیتر نە تۆ و چیان گرنگە و نە ئاودێر، بەڵکو تەنها خودا گرنگە کە گەشەی پێدەکات. تۆ و چێن و ئاودێر یەکن،
هەریەکە بە گوێرەی ماندووبوونی خۆی کرێی خۆی وەردەگرێت. جا ئێمە هاوکاری خوداین، ئێوەش کێڵگەی خودا و خانووی خودان. بە گوێرەی ئەو نیعمەتەی خودا پێیداوم وەک ئەندازیارێکی دانا بناغەمدا ڕشت و یەکێکی دیکە لەسەری بنیاد دەنێت، بەڵام با هەر یەکە ئاگادار بێت چۆن لەسەری بنیاد دەنێت. کەس ناتوانێت بناغەیەکی دیکەدا بنێت لە پاڵ ئەوەی دانراوە کە عیسای مەسیحە. بەڵام ئەگەر هەر کەسێک لەسەر ئەو بناغەیە بەزێر زی و بەردی گرانبەها دار پووشیان کە بنیاد بنێت، کارەکەی دەردەکەوێت، چونکە ڕۆژی لێپرسینەوە ئاشکرای دەکات، لەبەر ئەوەی بە ئاگر ئاشکرا دەکرێت و ئاگر چۆنیەتی کاری هەر کەسێک دەردەخات. ئەگەر کاری یەکێک بمێنێتەوە کە لەسەری بنیادی ناوە، ئەوە پاداشت وەردەگرێت. ئەگەر کاری یەکێک سووتا، ئەوە هەرچەندە بنیاد نەرەکە زیانی پێدەگات، بەڵام ڕزگاری دەبێت وەک یەکێک لە ناو ئاگر هەڵات بێت. ئایا نازانن ئێوە پەرستگای خودان و ڕۆحی خوداتان تێدا نیشتەجێیە؟ ئەگەر یەکێک پەرستگای خودا وێران بکات، خودا وێرانی دەکات، چونکە پەرستگای خودا پیرۆزە، ئێوە ئەو پەرستگایەن. با کەس خۆی هەڵ نەخەڵەتێنێت. ئەگەر یەکێک لە نێوتان خۆی بەدانای ئەم دنیایە دەزانێت، با ببێتە گوێل تاکو بەڕاستی ببێتە دانا. دانایی ئەم جیهانە لە لای خودا گێلایەتیە، لەبەر ئەوەی نووسراوە ئەوەی داناکان بە فێڵبازی خۆیانەوە دەگرێت. هەروەها یەزدان بیرکردنەوەی داناکان دەزانێت کە پوچە، کەواتە با کەس شانازی بە مرۆڤەوە نەکات، چونکە هەموو شتێک هی ئێوەیە. پۆڵس یان ئەپۆلۆس یاخود پەترۆس، جیهان یان ژیان یان مردن، شتەکانی ئێستا یاخود داهاتوو، هەموو شتێک هی ئێوەیە. ئێوەش هی مەسیحن، مەسیحیش هی خودایە. بەشی چوارەم. نێردراوانی مەسیح. بەم شێوەیە با خەڵک بە خزمەتکاری مەسیح و سەرکاری نهێنیەکانی خودامان دابنێن. جا ئەوەی لە سەرکاران داوا دەکرێت ئەوەیە کە متمانەیی بسەلمێنن. بەلامەوە گرنگ نییە ئەگەر ئێوە یان هەر دادگایەکی مرۆڤانە حکمم بدات، بەڵام من حکم بەسەر خۆمدا نادەم. هیچ کەم و کوڕیەک لە خۆمدا نابینم، بەڵام بەمە بێتاوان نەبووم. بەڵکو مەسیحی خاوەن شکۆیە لێپێچینەوەم لەگەڵ دەکات، کەواتە پێشوەخت حکم بەسەر هیچ شتێکدا مەدەن هەتا مەسیحی خاوەن شکۆ دێتەوە. ئەو لە داهاتوودا ڕووناکی دەخاتە سەر ئەو شتانەی کە ئێستا لە تاریکیدا شاردراوەتەوە و نیازی دڵ دەردەخات. ئەوسا هەر یەکێک لەلایەن خوداوە ستایش دەکرێت. خوشکان برایان، ئێستا لە پێناوی ئێوەدا خۆم و ئەپۆلۆسم لەم شتانەدا کردە نمونە تاکو لە ئێمەوە فێر بن زێدەڕۆیی مەکەن لەوانەی نووسراون. اینجا کەس خۆی بە یەکێک هەڵنەکێشێت لەسەر ئەوی دیکە. کێ تۆ جیا دەکاتەوە؟ چیت هەیە وەرت نەگرت بێت؟ ئەگەر وەرت گرتووە بۆ شانازی دەکەیت وەک وەرت نەگرت بێت؟ وا تێر بوون، وا دەوڵەمەند بوون، بەبێ ئێمە بوونە پاشا. خۆزگا ئێوە بەڕاستی پاشا بوونایە، ئەوسا لەگەڵتان بەشداری حکمڕانیمان دەکرد. چونکە وا بزانم خوددا ئێمەی نێردراوی لە دواوەی کەژاوە دەرخست، وەک ئەوەی حکمی مردنمان بەسەردا درابێت، چونکە بووینە نمایشی جیهان و فریشتە و خەڵک. لە پێناوی مەسیحدا ئێمە بەگوێل سەیر دەکرێین، بەڵام ئێوە بەهۆی مەسیحەوە بەژیر سەیر دەکرێن. ئێمە لاوازین و ئێوە بەهێزن، ئێوە شکۆدارن و ئێمە سووکین. هەتا ئێستا برسی و تین و ڕووتین، لێدان و بێلانەیی دەچێژین. بەدەستی خۆمان ئیش دەکەین و ماندوو دەبین، جنێومان پێدەدرێت و داوای بەرەکەت دەکەین،
دەچەوسێنرێینەوە و بەرگە دەگرین. بوختانمان بۆ هەڵدەبەستن و نەرمی دەنوێنین. هەتا ئێستا وەک زبڵی جیهان و پاشماوەی هەموو شتێکمان لێ هاتووە. ئەمانە نانووسم تاکو شەرمەزارتان بکەم، بەڵکو وەک ڕۆڵە خۆشەویستەکانم ئاگادارتان دەکەمەوە. تەنانەت ئەگەر 10,000 کەس لە نێو باوەڕداران سەرپەرشتیارتان بن، بەڵام چەندین باوکتان نییە، چونکە لە ڕێگەی پەیامی ئینجیلەوە من بووم بە باوکتان لە ئەنجامدانی ئەو کارەی کە عیسای مەسیح کردی. جا تکاتان لێ دەکەم لاسایی من بکەنەوە. لەبەر ئەم هۆیە تیمۆساوسم نارد بۆ لاتان کە کوڕی خۆشەویستمە و دڵسۆزە بۆ یەزدان. تیمۆساوس ئەو ڕێگایەتان بەبیر دەهێنێتەوە کە من بە یەکبوون لەگەڵ عیسای مەسیح پەیڕەوی دەکەم، هەروەک لە هەموو شوێن و کڵێسایەک خەڵکی فێر دەکەم. هەندێک کەس لووتبەرز بوون بە گومانی ئەوەی من نایم بۆ لاتان، بەڵام ئەگەر عیسای خاوەن شکۆ خواستی لەسەر بێت بە پەلە دێمەلاتان، ئەوسا نەک قسەکانی ئەو لووتبەرزانە دەزانم، بەڵکو تواناشیان، چونکە پاشایەتی خوددا بە قسە نییە، بەڵکو بە هێزە. چیتان دەوێ؟ بەدار بێمەلاتان یاخود بە خۆشەویستی و ڕۆحی دڵنەرمی. بەشی پێنجەم. حکمدانی داوێن پیس. لە ڕاستیدا دەنگۆی ئەوە هەیە کە داوێن پیسی لە نێو ئێوەدا هەیە، جۆرە داوێن پیسیەک کە لە نێو بتپەرستەکانیشدا نییە. پیاو لەگەڵ باوەژنی دەژیێت. ئێوەش لووتبەرزن. باشتر نەبوو ماتەمدار بن و ئەو کەسەش کە ئەم کارەی کردووە لە خۆتانی دوور بخەنەوە؟ هەرچەندە بە جەستە لەلاتان نیم، بەڵام بە ڕۆح ئامادەم، و ئەو کەسەم حکم داوە کە ئەمەی کردووە، وەک ئەوەی لەوێ ئامادە بوو بم. بە ناوی عیسای مەسیحی خاوەن شکۆ، ئێوە و ڕۆحی من لەگەڵ هێزی مەسیح کۆ دەبنەوە. ئەم کەسە دەبێت بدرێتە دەست شەیتان تاکو سروشتی دنیایی بفەوتێنێت، بۆ ئەوەی ڕۆحەکەی لە ڕۆژی یەزداندا ڕزگاری بێت. شانازیکردنتان باش نییە. ئایا نازانن هەویر ترشێکی بچووک هەموو هەویرەکە هەڵدێنێت؟ خۆتان لە هەویر ترشی کۆن پاک بکەنەوە تاکو ببنە هەویرێکی نوێ، چونکە ئێوە بەڕاستی فەتیرەن، لەبەر ئەوەی مەسیحی بەرخی پەسخەمان سەر بڕدرا. کەواتە با جەژن بگێڕین، نەک بە هەویر ترشی بەسەر چوو کە هەویر ترشی کینە و خراپەیە، بەڵکو بە فەتیرەی بێدووڕوویی و ڕاستی. من پێشتر لە نامەکەی دیکەم بۆم نووسین تێکەڵ بە داوێن پیسان مەبن. مەبەستم لە داوێن پیس و چاوچنۆک و تاڵانکەر و بتپەرستانی ئەم جیهانە نییە. ئەگینا ناچار دەبوون لەم جیهانە بچنە دەرەوە. بەڵام ئێستا بۆتان دەنووسم تێکەڵی یەکێک مەبن بە خوشک یان برا ناو دەبردرێت و داوێن پیسە یان چاوچنۆکە یاخود بتپەرستە و بوختانکەرە یان سەرخۆشە و تاڵانکەرە. نانیش لەگەڵ کەسی ئاوا مەخۆن. بە من چی ئەو بێباوەڕانەی دەرەوەی کڵێسا حکم بدەم؟ ئایا ئێوە ئەوانەی ناوەوەی کڵێسا حکم نادەن؟ ئەوانەی دەرەوەی کڵێسا خوددا حکمیان دەدات. خراپەکار لە نێو خۆتان دوور بخەنەوە. بەشی شەشەم. سکاڵای نێوان باوەڕداران. کە یەکێکتان سکاڵایەکی لە یەکێکی دیکە هەبوو، چۆن دەوێرێ کێشەکەی بباتە لای بێباوەڕان بۆ ئەوەی ئەوان حکمی بۆ بدەن و لای گەلی پیرۆزی خوددا نەبێت؟ ئایا نازانن گەلی خوددا جیهان حکم دەدەن؟ ئەگەر ئێوە حکم بەسەر جیهاندا بدەن، ئایا شایستە نین حکم بەسەر بچووکترین شتدا بدەن؟ ئایا نازانن ئێمە حکم بەسەر فریشتەکاندا دەدەین؟ چەندە زیاتر حکم بەسەر شتەکانی ئەم ژیانە دەدەین. جا ئەگەر لە ژیانی ڕۆژانەدا کێشەتان هەبێت، ئایا دەیبەنە لای دادوەری بێباوەڕ کە کڵێسا پەسەندیان ناکەن؟
من ئەمە دەڵێم بۆ ئەوەی شەرم بکەن. ئایا یەکێکی داناتان تێدا نییە بتوانێت دادوەری لە نێو برایانی بکات؟ بەڵام برای خۆی بۆ دادگا دەبات لەبەردەم بێباوەڕان ئەمە دەکات. لە ڕاستیدا شوورەیە بۆتان لە نێوتاندا سکاڵا لە یەکتر بکەن. باشتر نەبوو زۆر لێکراو بن؟ باشتر نەبوو فێڵ لێکراو بن؟ بەڵام ئێوە زۆرداری و فێڵ دەکەن، تەنانەت لە خوشک و برایانیشتان. ئایا ئێوە نازانن کە زۆرداران نابنە میرات گری شانشینی خوددا؟ هەڵمەخەڵەتێن، نە بەڕەڵاو نە بتپەرست، نە داوێن پیس و نە هاوڕە گەزباز، نە دز و نە چاوچنۆک، نە سەرخۆش و نە جنێوفرۆش و نە تاڵانکەر نابنە میرات گری شانشینی خوددا. جا هەندێکتان بەم شێوەیە بوون، بەڵام شۆرانەوە و پیرۆز کران و بێتاوان کران بە ناوی عیسای مەسیحی خاوەن شکۆ و ڕۆحی خودامان. بەجەستە ستایشی خوددا بکەن. هەموو شتێک بۆ من دروستە، بەڵام هەموو شتێک سوودبەخش نییە. هەموو شتێک بۆ من دروستە، بەڵام هیچ شتێک بەسەرمدا زاڵ نابێت. خواردن بۆ ورگە و ورگیش بۆ خواردن، کەچی خوددا هەردووکیان لە ناو دەبات. بەڵام جەستە بۆ داوێن پیسی نییە، بەڵکو بۆ مەسیحی خاوەن شکۆیە و مەسیحیش بۆ جەستەیە. خودداش مەسیحی خاوەن شکۆی هەستاندەوە و بەهێزی خۆی ئێمەش هەڵدەستێنێتەوە. ئایا نازانن لەشتان ئەندامی جەستەی مەسیحە؟ ئایا ئەندامی جەستەی مەسیح بکەمە ئەندامی لەشفرۆشێک؟ نەخێر. یاخود نازانن ئەوەی خۆی بە لەشفرۆشێکەوە نووساندووە لەگەڵی بووەتە یەک جەستە؟ چونکە دەفەرموێ هەردووکیان دەبنە یەک جەستە. بەڵام ئەوەی لەگەڵ عیسای خاوەن شکۆ یەک بگرێت لەگەڵی دەبێ بە یەک ڕۆح. لە داوێن پیسی ڕابکەن، هەر گوناهێک مرۆڤ بیکات لە دەرەوەی جەستەیە، بەڵام ئەوەی داوێن پیسی دەکات ئەوە لە دژی جەستەی خۆی گوناه دەکات. یاخود نازانن کە لەشتان پەرستگای ڕۆحی پیرۆزە کە لە ئێوەدایە و لەلایەن خودداوەیە هەتانە ئێوەش هی خۆتان نین، چونکە ئێوە بە نرخێک کراون. جا بە لەشتان ستایشی خوددا بکەن. بەشی حەوتەم. هاوسەرگیری. سەبارەت بەو شتانەی کە بۆ منتان نووسیوە باشە بۆ پیا و ژن نەهێنێت، بەڵام لەبەر داوێن پیسی با هەر پیاوێک ژنی خۆی هەبێت و هەر ژنێک مێردی خۆی هەبێت. مێرد لەسەریەتی ئەرکی سەرشانی بۆ ژنەکەی بەجێ بگەیەنێت، هەروەها ژنیش بۆ مێرد. ژن دەسەڵاتی بەسەر لەشی خۆیدا نییە، بەڵکو هی مێردەکەیەتی. هەروەها مێردیش دەسەڵاتی بەسەر لەشی خۆیدا نییە، بەڵکو هی ژنەکەیەتی. خۆتان لە یەکتری بێبەش مەکەن، مەگەر بە ڕێککەوتن بۆ ماوەیەک تاکو بۆ نوێژکردن دەست بەتاڵ بن و دواتر بگەڕێنەوە بۆ ژیانی ئاسایی ژن و مێردایەتی، نەوەک بەهۆی بەسەر خۆدا زاڵ نەبوونتانەوە شەیتان تاقیتان بکاتەوە. بەڵام ئەمەی دەیڵێم وەک ڕێگادانە نەک فەرمان. هیوادارم هەموو خەڵک وەک من بن، بەڵام هەر یەکە لەلایەن خودداوە بەهرەی خۆی هەیە. هی یەکێک ئاوایە و ئەوەی دیکەش ئاوا، بەڵام ئەوانەی هاوسەرگیریان نەکردووە و بێوەژنانیش پێیان دەڵێم بۆیان باشە ئەگەر وەک من بمێننەوە، بەڵام ئەگەر خۆیان ڕانەگرت با هاوسەرگیری بکەن، چونکە هاوسەرگیری لە گڕگرتن باشترە. بەڵام بۆ هاوسەران ڕایان دەسپێرم من نیم، بەڵکو مەسیحی باڵا دەست ڕایان دەسپێرێت باژن لە مێردەکەی جیا نەبێتەوە. بەڵام ئەگەر لێی جیا بووەوە با بێمێرد بمێنێتەوە یان مێردەکەی ئاشت بکاتەوە، مێردیش با ژنەکەی تەلاق نەدات. ئەوانی دیکە من پێیان دەڵێم نەک مەسیحی باڵا دەست، ئەگەر برایەک ژنێکی بێباوەڕی هەبوو
ژنەش ڕازی بوو لەگەڵیدا بژیێت با تەلاقی نەدات. ئەگەر ژنێک مێردێکی بێباوەڕی هەبوو مێردەکە ڕازی بوو لەگەڵیدا بژیێت با ژنەکە لێی جیا نەبێتەوە چونکە مێردە بێباوەڕەکە لە ژندا پیرۆز کراوە و ژنی بێباوەڕ لە پیاودا پیرۆز کراوە. ئەگینا منداڵتان گڵاوە بەڵام ئێستا پیرۆزە. بەڵام ئەگەر بێباوەڕەکە خۆی جیا کردەوە با جیا بێتەوە. لەباری ئاوادا براکە یان خوشکەکە نەبەستراوەتەوە بەڵکو خوددا بۆ ئاشتی بانگی کردوین چونکە ئەیژن چۆن دەزانی ئاخۆ مێردەکەت ڕزگار دەکەیت یان ئەی مێرد چۆن دەزانی ئاخۆ ژنەکەت ڕزگار دەکەیت. لەگەڵ ئەوەشدا با هەر یەکێک بە پێی ئەو بەشەی مەسیحی خاوەن شکۆ پێیداوە و بەو شێوەیەی کە خوددا بانگی کردووە بژیێت. لە هەموو کڵێساکان ئاوا فەرمان دەدەم ئەوەی بە خەتە نەکراوی بانکراوە با نەبێتەوە خەتەنە نەکراو، ئەوەش بە خەتەنە نەکراوی بانکراوە با خەتەنە نەکات. خەتەنەکردن هیچ نییە، خەتەنە نەکردنیش هیچ نییە، بەڵکو جێبەجێکردنی ڕاستپاردەکانی خوددا گرنگە. با هەر یەکێک لەو بارودۆخەدا بمێنێتەوە کە تێیدا بووە کاتێک خوددا بانگی کردووە. ئایا بە کۆیلەیی بانگ کرایت؟ گوێی مەدەرێ، بەڵام ئەگەر توانیت ئازاد بیت بیکە، چونکە ئەوەی کۆیلە بووە کاتێک یەزدان بانگی کردووە ئەوە دەبێتە ئازادکراوی یەزدان. بە هەمان شێوە ئەوەشی کە ئازاد بووە کاتێک بانگ کراوە ئەوە دەبێتە کۆیلەی مەسیح. ئێوە بە نرخێک کراون، مەبنە کۆیلەی خەڵک. خوشکان، برایان، با هەر کەسێک بەو شێوەیە لەگەڵ خوددا بمێنێتەوە کە تێیدا بووە لەو کاتەی بانگ کراوە. ڕەبەن و بێوەژن. دەربارەی کچان و کوڕان هیچ فەرمانێکم لە مەسیحی باڵا دەستەوە نییە، بەڵام من بۆ چوونی خۆمتان پێدەڵێم وەک یەکێک یەزدان بەزەیی پێداهات بێتەوە کە جێی متمانە بێت. وابزانم لەبەر ئەم تەنگانەیەی ئێستا باشە بۆ مرۆڤ ئاوا بمێنێتەوە. ئایا تۆ بەژنەوە بەستراویتەوە؟ داوای جیابوونەوە مەکە. ئایا تۆ بەژنەوە نەبەستراویتەوە؟ داوای ژن مەکە. بەڵام ئەگەر ژن بهێنیت گوناهت نەکردووە، ئەگەر پاکیزەش مێرد بکات گوناهی نەکردووە. بەڵام ئەوانە لەم ژیانەدا تووشی کێشە و گرفت دەبن، جا من دەمەوێت تووشتان نەکەم. خوشکان، برایان، ئەمە دەڵێم کاتمان کەمە. لەمە و دوا ئەوانەی ژنیان هەیە دەبێت بە جۆرێک بژین وەک ئەوەی کە نەیان بێت، ئەوانەی دەگریێن وەک نەگریێن، ئەوانەی شادن وەک شاد نەبن، ئەوانەی دەکڕن وەک موڵکیان نەبێت، ئەوانەی جیهان بەکاردەهێنن وەک هەر بەکاری نەهێنن، چونکە وێنەی ئەم جیهانە ڕووە و نەمانە. جا دەمەوێ ئێوە بێخەم بن، ئەوەی ژنی نەهێناوە بایەخ بە کاروباری پەروەردگار دەدات چۆن پەروەردگار ڕازی بکات. بەڵام هاوسەردار بایەخ بە کاروباری جیهان دەدات چۆن ژنەکەی ڕازی بکات. ئەو کابرایە دڵی بەش کراوە. ژنی بێمێرد و پاکیزە گرنگی بە کاروباری پەروەردگار دەدەن چۆن دەتوانێت جەستە و ڕۆحی خۆی بۆ یەزدان تەرخان بکات. بەڵام شوو کرد و بایەخ بە کاروباری جیهان دەدات چۆن مێرد ڕازی بکات. ئەمە بۆ چاکەتان دەڵێم، نەک تووشی کۆتێکتان بکەم، بەڵکو بۆ ڕێز و تەرخانکراویە بۆ مەسیحی خاوەن شکۆ بێ پەشێوی. بەڵام ئەگەر کەسێک نیگەرانە لەوەی کە بە شێوەیەکی شیاو لەگەڵ دەستگیرانە پاکیزەکەی هەڵسوکەوت ناکات، ئەگەر حەز و ئارەزووی زۆر بوو و پێویست بوو هاوسەرگیری بکەن، چی حەز لێیە با ئەوە بکات، با هاوسەرگیری بکەن، گوناهی نەکردووە. بەڵام ئەوەی لە دڵەوە بڕیاری دابێت و ناچار نەبێت، بەڵکو بەسەر خواستی خۆیدا زاڵ بێت،
ئەو بڕیارەش کە لە دڵەوە داویەتی کە دەستگیرانە پاکیزەکەی نەگوازێتەوە ئەوە چاک دەکات. کەواتە ئەو کەسەی هاوسەرگیری دەکات چاک دەکات، ئەوەش کە هاوسەرگیری ناکات چاکتر دەکات. ژن ئەوەندە بە مێردەوە دەبەسترێتەوە هەتا مێردەکەی زیندووە، بەڵام ئەگەر مێردەکەی مرد ئەوە ئازادە شوو بە هەر پیاوێک بکات کە دەیەوێت بە مەرجێک باوەڕی بە مەسیحی خاوەن شکۆ هەبێت. بەڵام با بۆچوونی من بەختەوەرترە ئەگەر ئاوا بمێنێتەوە، وابزانم منیش ڕۆحی خودام هەیە. بەشی هەشتەم. قوربانی بتەکان. سەبارەت بە قوربانی بتەکان دەزانین کە هەمومان زانیاریمان هەیە. زانیاری دەبێتە هۆی لووتبەرزی، بەڵام خۆشەویستی بنیاد دەنێت. ئەگەر کەسێک پێی وابوو کە شتێک دەزانێت، ئەوە هێشتا بەو شێوەیە نایزانێت کە دەبێت بیزانێت. بەڵام ئەگەر کەسێک خودای خۆش بوێ، ئەوە لە لای خوددا ناسراوە. جا سەبارەت بە خواردنی قوربانی بتەکان دەزانین کە بت لە جیهاندا هیچ نییە و تەنها یەک خوددا هەیە. ئەگەر هەندێک هەبن پێیان بگوترێت خوددا لە ئاسمان بێت یان لەسەر زەوی، هەروەک زۆر خوداوەند و زۆر گەورە هەیە، بەڵام بۆ ئێمە تەنها یەک خوددا هەیە، ئەویش ئەو باوکەیە کە هەموو شتێک لەوەوەیە و ئێمەش بۆ ئەو دەژین. هەروەها تەنها یەک گەورەش هەیە، عیسای مەسیحە. هەموو شتێک بەهۆی ئەوەوەیە و ئێمەش بەهۆی ئەوەوە دەژین. بەڵام هەموو خەڵک ئەمە نازانن، چونکە هەندێکیان هەتا ئێستا خویان بە بت گرتووە و ئەوەی دەیخۆن وەک بڵێی قوربانی بتە ویژدانیان گڵاو دەبێت، چونکە لاوازە. بەڵام خواردن لە خوددا نزیکمان ناکاتەوە. ئەگەر نەیخۆین کەم ناکەین و ئەگەر خواردیشمان زیاد ناکەین. بەڵام وریابن سربەستیتان نەبێتە کۆسب بۆ لاوازەکان. ئەی خاوەن زانیاری، ئەگەر یەکێک تۆی بینی لە پەرستگای بت دەخۆیت، ئایا ویژدانەکەی کە لاوازە هان نادرێت تاکو لە قوربانی بتەکان بخوات؟ جا بەهۆی زانیاریتەوە ئەو خوشک یان برا لاوازەت لە ناو دەچێت کە مەسیح لە پێناویدا مرد. ئاواش گوناه لە دژیان دەکەن و ویژدانی لاوازیان بریندار دەکەن. گوناه لە دژی مەسیح دەکەن. لەبەر ئەوە ئەگەر خۆراک ببێتە هۆکاری کەوتنی خوشک و براکەم، ئەوە هەرگیز گۆشت ناخۆم تاکو نەبم بە کۆسب بۆیان. بەشی نۆیەم. مافی نێردراوان. ئایا سربەست نیم؟ ئایا نێردراو نیم؟ ئایا عیسای خاوەن شکۆمانم نەبینیوە؟ ئایا ئێوە ئەنجامی ئەو کارە نین کە یەزدان لە ڕێگەی منەوە کردوویەتی؟ ئەگەر هاتوو بۆ خەڵکی دیکە نێردراو نەبم، ئەوە بۆ ئێوە نێردراوم، چونکە ئێوە مۆری نێردراویەتی منن لە مەسیحدا. بۆ ئەوانەی دادوەرین دەکەن ئەمەیە بەرگریم. ئایا مافی خواردن و خواردنەوەمان نییە؟ ئایا مافمان نییە خانمێکی باوەڕدار بکەینە هاوسەر و هاوڕێمان لە گەشتەکانماندا وەک نێردراوانی دیکە و براکانی مەسیح و پەترۆس؟ یاخود تەنها من و بەرناباس ئەو مافەمان نییە دەبێت هەر ئیش بکەین؟ کێ هەبووە بە خەرجی خۆی سەربازی کردبێت؟ کێ ڕزێک دەچێنێت و لە بەروبوومەکەی ناخوات؟ یان کێ شوانایەتی مێگەلێک دەکات و لە شیرەکەی ناخوات؟ ئەم قسانە وەک مرۆڤ دەکەم؟ ئایا تەوراتیش ئەمانە ناڵێت؟ چونکە لە تەوراتی موسا نووسراوە لە کاتی گێرەکردن دەمیگا مەگرە. ئایا خوددا بایەخ بەگا دەدات؟ بێگومان لە پێناو ئێمە وای فەرمووە، مەگەر نا؟ بەڵێ، لە پێناوی ئێمەدا نووسراوە، چونکە ئەوەی دەکێڵێت پێویستە بە هیواوە بکێڵێت. ئەوەی گێرە دەکات بەو هیوایە دەیکات کە بەشی لە بەرهەمەکەدا هەبێت. ئەگەر ئێمە شتی ڕۆحیمان بۆتان چاندووە،
ئایا زۆرە ئەگەر شتی مادی لە ئێوە بدروینەوە؟ ئەگەر خەڵکی دیکە مافی پشتگیریان لەسەرتانە، ئایا ئێمە لە پێشتر نین؟ بەڵام ئەم مافەمان بەکار نەهێنا، بەڵکو بەرگەی هەموو شتێک دەگرین، نەوەک کۆسپ بخەینە بەردەم مزگێنی مەسیح. ئایا نازانن ئەوانەی خزمەتی پەرستگا دەکەن لە شتەکانی پەرستگا دەخۆن، ئەوانەی خزمەتی قوربانگاش دەکەن لە قوربانگادا بەشدارن؟ بە هەمان شێوە مەسیحی خاوەن شکۆ فەرمانی داوە ئەوانەی کە مزگێنی ڕادەگەیەنن گوزەرانیان لەسەر مزگێنیە، بەڵام هیچ یەکێک لەم مافانەم بەکار نەهێناوە. ئەوانەش نانووسم تاکو بۆ من ئاوا بێت، چونکە مردنم باشترە لەوەی یەکێک شانازیم پوچەڵ بکاتەوە. ئەگەر مزگێنی بدەم شانازیم نییە، لەبەر ئەوەی پێویستە و خراوەتە ئەستۆم. قوڕ بەسرم ئەگەر مزگێنی نەدەم. ئەگەر خۆبەخش ئەوە بکەم، ئەوە پاداشت دەکرێم، بەڵام ئەگەر بە ناچاری بێت، ئەوە متمانەی بریکاریەتیم دراوەتێ. ئیتر پاداشتم چییە؟ ئەوەیە کاتێک مزگێنی دەدەم بە خۆڕایی مزگێنی بدەم و داوای مافی تەواوی خۆم وەکو مزگێنیدەر نەکەم. هەرچەندە سەربەستم و سەر بە هیچ کەسێک نیم، بەڵام خۆم کردە کۆیلەی هەمووان تاکو زۆر کەس بۆ ڕێگەی مەسیح بەدەست بهێنم. بۆ جوولەکە خۆم وەک جوولەکە لێ کرد تاکو جوولەکە بەدەست بهێنم. بۆ ئەوانەی لە ژێر سایەی شەریعەتن خۆم وەک کەسێک لێ کرد کە لە ژێر سایەی شەریعەتدا بێت، هەرچەندە لە ژێر سایەی شەریعەتدا نیم، تاکو ئەوانە بەدەست بهێنم کە لە ژێر سایەی شەریعەتن. بۆ ئەوانەی بێشەریعەتن خۆم وەک بێشەریعەت لێ کرد، هەرچەندە بێشەریعەتی خودا نیم، بەڵکو لە ژێر سایەی شەریعەتی مەسیحدام، تاکو ئەوانە بەدەست بهێنم کە بێشەریعەتن. بۆ لاوازان بوومە لاواز تاکو لاوازەکان بەدەست بهێنم. بۆ هەمووان بوومە هەموو شتێک تاکو بە هەر شێوەیەک بێت هەندێک ڕزگار بکەم. هەموو ئەمانە لە پێناوی پەیامی ئینجیلدا دەکەم تاکو تێیدا بەشدار بم. ئایا نازانن هەموو ئەوانەی لە گۆڕەپان ڕادەکەن هەموو ڕادەکەن، بەڵام تەنها یەکێک خەڵات دەکرێت؟ کەواتە ڕابکەن تاوەکو خەڵاتەکە بەدەست بهێنن. هەر یەکێک ململانێ بکات لە هەموو شتێک خۆڕادەگرێت. ئەوانە تاکو تاجێکی لە ناوچوو بەدەست بهێنن، بەڵام هی ئێمە لە ناو نەچووە. کەواتە ڕادەکەم نەک وەکو یەکێک ئامانجی نەبێت، بۆکسیان دەکەم نەک وەک لە هەوا بدەم، بەڵکو لەگەڵ لەشم توند دەبم و دەیکەمە کۆیلە، نەوەک لە دوای ئەوەی بۆ خەڵکی دیکە جاڕم داوە خۆم ڕەت بکرێمەوە. بەشی دەیەم. ئاگادارکردنەوەیەک. خوشکان برایان، نامەوێ نەزانن کە باو باپیرانمان هەموو لە ژێر هەوردا بوون و هەمووشیان دەریایان بڕی، جا هەموویان لە هەور و لە دەریادا بۆ موسا لە ئاو هەڵکێشران. هەمووشیان هەمان خواردنی ڕۆحیان خوارد، هەموویان هەمان خواردنەوەی ڕۆحیان خواردەوە، چونکە لەو تاشە بەردە ڕۆحیان دەخواردەوە کە دوایان کەوتبوو، ئەو تاشە بەردەش مەسیح بوو. بەڵام خودا لە زۆربەیان ڕازی نەبوو، ئەوە بوو تەرمەکانیان لە بیابان پەرش و بڵاو بووەوە. ئەم شتانەی ڕوویاندا پەندن بۆمان تاکو ئارەزووی خراپە نەکەین وەک ئەوان ئارەزوویان کرد. بتپەرست مەبن وەک هەندێکیان، وەک نووسراوە گەل بۆ خواردن و خواردنەوە دانیشتن، پاشان بۆ ڕابواردن هەستانەوە. با داوێن پیسی نەکەین وەک هەندێکیان داوێن پیسیان کرد و لە ڕۆژێکدا 23,000یان کەوت. نابێت مەسیح تاقی بکەینەوە وەک هەندێکیان تاقییان کردەوە و مار لە ناوی بردن. بۆڵە بۆڵ مەکەن وەک هەندێکیان بۆڵە بۆڵیان کرد و فریشتەی لە ناوبەر کوشتیان.
جا ئەم شتانەیان وەک پەند بەسەرهات بۆ ئاگاداری ئێمەش نووسراوە کە لە کۆتایی زەمان دەژین، کەواتە ئەوەی وا دەزانێت ڕاوەستاوە باوریا بێت نەکەوێت. هیچ تاقیکردنەوەیەکتان توش نەبووە کە هاوبەش نەبوو بێت لە نێوان مرۆڤەکاندا، بەڵام خوددا دڵسۆزە کە نایەڵێت زیاتر لە توانای خۆتان تاقی بکرێنەوە، بەڵکو لەگەڵ تاقیکردنەوە ڕێگای دەرچوون دەکاتەوە تاکو بتوانن بەرگە بگرن. لە بتپەرستی ڕابکەن. بۆیە خۆشەویستانم لە بتپەرستی ڕابکەن، وەک بۆ هۆشیاران بێت دەدوێم، ئێوە حکم بدەن لەوەی دەیڵێم. ئایا ئەو جامەی سوپاسگوزاری لە پێناوی سوپاسی خوددا دەکەین بەشداری نییە لە خوێنی مەسیح؟ ئەو نانەی لەتی دەکەین بەشداری نییە لە لەشی مەسیح؟ لەبەر ئەوەی یەک نان هەیە، ئێمە کە زۆرین یەک لەشین، چونکە هەمومان بەشداری لە یەک ناندا دەکەین. سەیری ئیسرائیل بکەن کە بە گوێرەی جەستەیە. ئایا ئەوانەی قوربانی دەخۆن لە قوربانگادا هاوبەش نین؟ جا چی دەڵێم؟ ئایا ئەوەی بۆ بت سەربڕدراوە شتێکە یان بتەکە شتێکە؟ نەخێر، بەڵکو ئەوەی سەری دەبڕن بۆ ڕۆحە پیسەکان سەری دەبڕن، نەک بۆ خوددا. جا نامەوێت لەگەڵ ڕۆحە پیسەکان هاوبەش بن. ناتوانن جامی مەسیحی خاوەن شکۆ و جامی ڕۆحە پیسەکان بخۆنەوە. ناتوانن بەشداری خوانی خاوەن شکۆ و خوانی ڕۆحە پیسەکان بکەن، یاخود ئیرەی خاوەن شکۆ هەڵدەستێنین. ئایا ئێمە لەو بەهێزترین؟ هەموو شتێک بۆ شکۆی خوددایە. هەموو شتێک بۆ من دروستە، بەڵام هەموو شتێک سوودبەخش نییە. هەموو شتێک بۆ من دروستە، بەڵام هەموو شتێک بنیادنەر نییە. کەس بەدوای بەرژەوەندی خۆیدا نەگەڕێت، بەڵکو بۆ بەرژەوەندی خەڵک هەوڵ بدەن. ئەو گۆشتەی لە بازاڕ دەفرۆشرێت بیخۆن، ئەوەندە لێی مەکۆڵنەوە بەبێ لێپرسینەوەی ویجدان، چونکە زەوی و هەرچی تێیدایە هی یەزدانە. ئەگەر بێباوەڕێک داوەتتان بکات و ئێوەش ویستتان بچن، جا هەرچیەکتان لە پێشدانرا بیخۆن بێ لێکۆڵینەوە لەبەر ویجدان. بەڵام ئەگەر یەکێک پێی گوتن ئەمە کراوەتە قوربانی بت، مەیخۆن لەبەر ئەوەی پێی گوتن و لەبەر ویجدان. دەڵێم ویجدان هی تۆ نا، بەڵکو هی ئەوی دیکە. جا بۆچی سربەستیم لەلایەن ویجدانێکی دیکەوە حکم بدرێت؟ ئەگەر بە سوپاسکردنەوە بەشداری بکەم، ئیتر بۆچی تاوان بار دەکرێم لەسەر ئەوەی سوپاسی خودای لەسەر دەکەم؟ بۆیە ئەگەر خواردتان یان خواردتانەوە یان هەر شتێکتان کرد، هەموو شتێک بۆ شکۆی خوددا بکەن. بۆ جوولەکە و ناجوولەکە و کڵێسای خوددا مەبنە کۆسپ. هەروەک منیش لە هەموو شتێک هەمووان ڕازی دەکەم، بە دوای بەرژەوەندی خۆمدا ناگەڕێم، بەڵکو هی زۆران تاکو ڕزگاریان ببێت. بەشی 11. لاسایی من بکەنەوە هەروەک چۆن منیش لاسایی مەسیح دەکەمەوە. نوێژکردن لە کۆبوونەوە. جا ستایشتان دەکەم کە لە هەموو شتێکدا یادم دەکەن، ئەو دابوونەریتانە دەپارێزن هەروەک پێم داون. بەڵام دەمەوێت بزانن کە سەری هەموو پیاوێک مەسیحە و سەری ژنیش پیاوە و سەری مەسیحیش خوددایە. هەر پیاوێک بەسەری داپۆشرا و نوێژ بکات یان پەیامی خوددا ڕابگەیەنێت، ئەوە سەری خۆی شۆڕ دەکات. هەر ژنێکیش بەسەردانە پۆشراوی نوێژ بکات یان پەیامی خوددا ڕابگەیەنێت، ئەوە سەری خۆی شۆڕ دەکات، چونکە ئەو ژنێکی سەرتاشراو هەمان شتن و یەکن. ئەگەر ژن سەری دانەپۆشێت با قژی ببڕێت، بەڵام ئەگەر بۆ ژن شوورەیی بوو قژی ببڕێت یاخود بیتاشێت، با سەری داپۆشێت. کەواتە پیاو نابێت سەری داپۆشێت کە وێنە و شکۆی خوددایە، بەڵام ژن شکۆی پیاوە، چونکە پیاو لە ژن نەهاتووە، بەڵکو ژن لە پیاوە. پیاویش لە پێناوی ژن بەدی نەهێنراوە،
بەڵکو ژن لە پێناوی پیاو. لەبەر ئەمە و لەبەر فریشتەکان پێویستە ژن نیشانەی دەسەڵاتی بەسەرسەریەوە هەبێت. لەگەڵ ئەوەشدا لە پاشایەتی مەسیحی خاوەنشکۆماندا ژن سەبارەت بە پیاو سربەخۆ نییە و پیاویش سەبارەت بە ژن سربەخۆ نییە. چونکە وەک ژن لە پیاوە ئاواش پیاو بەهۆی ژن لەدایک دەبێت، بەڵام هەموو شتێک لە خوداوەیە. ئێوە حوکم بۆ خۆتان بدەن، ئایا دەشێت ژن بە سەردانە پۆشراوی نوێژ بۆ خوددا بکات؟ باشە، سروشت خۆی فێرتان ناکات کە شەرمەزاریە بۆ پیاو قژی درێژ بکات، بەڵام بۆ ژن شکۆمەندیە ئەگەر قژی درێژ بکات، چونکە لە جیاتی پۆشەر قژی دراوەتێ. بەڵام ئەگەر یەکێک حەزی لە ناکۆکیە، ئێمە و کڵێساکانی خودداش جگە لەمە نەریتێکی دیکەمان نییە. سوکایەتیکردن بە کڵێسای خوددا. بەم ئامۆژگاریە ستایشتان ناکەم، چونکە کۆبوونەوەکانتان زیانی لە سوود زیاترە. پێش هەموو شتێک دەبیستم کاتێک وەک کڵێسا کۆدەبنەوە دووبەرەکی لە نێوانتاندا هەیە و هەتا ڕادەیەکیش باوەڕ دەکەم. بێگومان دەبێت لە نێوانتاندا ناکۆکی و دووبەرەکی هەبێت تاکو ئەو باوەڕدارانەی کە جێی ڕەزامەندی خوددان دەربکەون. بۆیە کاتێک کۆدەبنەوە بۆ خواردنی شێوی مەسیحی خاوەنشکۆ نییە، چونکە هەر یەکە زوو شێوی خۆی لە خواردندا دەبات، جا یەکێک برسی دەبێت، ئەوی دیکە سەرخۆش دەبێت. ئایا ماڵتان نییە تێیدا بخۆن و بخۆنەوە؟ یاخود کڵێسای خوددا سووک دەکەن و ئەوانە تەریق دەکەنەوە کە هەژار و نەدارن؟ چیتان پێ بڵێم؟ ئایا لەسەر ئەمە ستایشتان بکەم؟ بێگومان نەخێر. شێوی مەسیح. ئەوەی بە ئێوەمدا لە مەسیحی خاوەنشکۆم وەرگرتووە، ئەوە بوو عیسای خاوەنشکۆ لەو شەوەی تێیدا بەگرتن درا نانێکی هەڵگرت. سوپاسی خودای کرد و لەتی کرد و فەرمووی: ئەمە جەستەی منە کە لە پێناوی ئێوەیە، ئەمە بۆ یادکردنەوەی من بکەن. بە هەمان شێوە پاش نان خواردن جامەکەی هەڵگرت و فەرمووی: ئەم جامە پەیمانی نوێیە بە خوێنی من، هەر جارێک دەیخۆنەوە ئەمە بۆ یادکردنەوەی من بکەن. جا هەر کاتێک لەم نانەتان خوارد و لەم جامەتان خواردەوە، ئەوە مردنی عیسای خاوەنشکۆ ڕادەگەیەنن هەتا دێتەوە، کەواتە ئەوەی بە شێوازێکی ناشایستە نانەکە بخوات یان لە جامەکەی مەسیحی خاوەنشکۆ بخواتەوە، ئەوە بەرامبەر بە جەستە و خوێنی مەسیحی خاوەنشکۆ تاوانبارە. با هەر کەسێک خۆی تاقی بکاتەوە ئینجا لە نانەکە بخوات و لە جامەکە بخواتەوە، چونکە ئەوەی بخوات و بخواتەوە و ڕێز لە جەستەی مەسیح نەگرێت، ئەوە بۆ خۆی حکم دەخوات و دەخواتەوە. لەبەر ئەمەیە زۆر نەخۆش و لاواستان تێدایە، هەندێکیش نووسون. بەڵام ئەگەر خۆمان حکمی خۆمان بدایە، ئەوە حکم نەدەدراین. بەڵام کاتێک مەسیحی خاوەنشکۆ حکممان بدات، ئەوە تەمبێ دەکرێین تاکو لەگەڵ جیهاندا تاوانبار نەکرێین. کەواتە ئەی خوشک و برایانم، کاتێک بۆ خواردن کۆدەبنەوە چاوەڕێی یەکتری بکەن. ئەگەر یەکێک برسی بوو با لە ماڵەوە بخوات، نەوەک بۆ حکمدان کۆ ببنەوە. کاتێک هاتم بۆلاتان ڕێنمایی زیاتریشتان دەدەمێ. بەشی 12. بەهرەکانی ڕۆحی پیرۆز. خوشکان برایان، نامەوێت بێ ئاگابن لەبارەی بەهرەکانی ڕۆحی پیرۆزەوە. دەزانن کاتێک بتپەرست بوون، بەرەو بتەلاڵەکان ڕابەرایەتی و گومڕاکران. بۆیە بزانن کە کەس نییە بە ڕۆحی خوددا بدوێت و بڵێت نەفرەت لە عیسا. کەسیش ناتوانێت بڵێت عیسا پەروەردگارە بە ڕۆحی پیرۆز نەبێت. جۆرەها بەهرە هەیە، بەڵام هەمان ڕۆحە. جۆرەها خزمەت هەیە، بەڵام هەمان پەروەردگارە. جۆرەها کار هەیە، بەڵام هەمان خودایە، ئەوەی هەموو کارێک لە هەموواندا دەکات.
بەڵام دەرکەوتنی بەهرەی ڕۆحی پیرۆز بۆ هەر کەسێک لە پێناو سوودمەندی گشتی دەدرێت. جا یەکێک لە ڕێگەی ڕۆحەکەوە قسەی دانایی پێدەدرێت، بۆ یەکێکی دیکەش قسەی زانین بە گوێرەی هەمان ڕۆح، بۆ یەکێکی دیکەش باوەڕ بە هەمان ڕۆح، بۆ یەکێکی دیکە بەهرەی چاککردنەوە بە هەمان ڕۆح، یەکێکی دیکەش کاری پەرجوو، بۆ ئەوی دیکە ڕاگەیاندنی پەیامی خودا، بۆ ئەوی دیکە جیاکردنەوەی ڕۆحەکان، بۆ ئەوی دیکە جۆرەها زمانی ڕۆحی، بۆ یەکێکی دیکەش لێکدانەوەی زمانەکان. ئەمانە هەمووی کاری یەک ڕۆح و هەمان ڕۆحە، بۆ هەر یەکێک بە تایبەت دابەشی دەکات چۆن بیەوێت. یەک لەش و ئەندامی زۆر. هەروەک چۆن لەش یەکە و ئەندامی زۆری هەیە، هەموو ئەندامانی لەش لەگەڵ زۆریان یەک لەشن، مەسیحیش بەم شێوەیەیە. چونکە هەموومان بە یەک ڕۆح بۆ یەک جەستە لە ئاو هەڵکێشراین، جوولەکە یان ناجوولەکە، کۆیلە یان ئازاد، هەموومان یەک ڕۆحمان پێدرا تاکو بیخۆینەوە. لەگەڵ ئەمەشدا لەشەکە یەک ئەندام نییە، بەڵکو زۆرە. ئەگەر قاچ بڵێت لەبەر ئەوەی دەست نیم هیلەش نیم، ئایا ئیتر هیلەش نامێنێت؟ ئەگەر گوێ بڵێت لەبەر ئەوەی چاو نیم هیلەش نیم، ئایا ئیتر هیلەش نامێنێت؟ ئەگەر هەموو لەش چاو بوایە ئەی کوا بیستن، ئەگەر هەمووی بیستن بوایە ئەی کوا بۆنکردن. بەڵام ئێستا خودا ئەندامانی دانا هەر یەکێک لە لەشدا وەک ویستی. ئەگەر هەموو یەک ئەندام بوایە کوا لەش؟ جا ئێستا ئەندام زۆرن، بەڵام لەش یەکە. چاو ناتوانێت بە دەست بڵێت پێویستیم پێت نییە، یان سەر بە پێیەکان بڵێت پێویستیم پێتان نییە. بەڵام بە پێچەوانەوە ئەو ئەندامەی لەش کە لاوازترە دیارە ئەوە پێویستە، ئەو ئەندامەی لەش کەوا دەزانین ڕێزی کەمترە زیاتر ڕێزی بۆ دادەنێین. ئەو ئەندامەی مایەی شەرمەزاریمانە ڕێزی تایبەتی لێدەگرین، بەڵام ئەو ئەندامانەی ڕێزدارن پێویستیان بەمە نییە. خوداش لەشی ڕێک خستووە ڕێزی زیاتری داوەتە ئەندامی بێڕێز، تاکو ناکۆکی لە لەشدا نەبێت، بەڵکو ئەندامەکان وەکو یەک بایەخ بە یەکتری بدەن. ئەگەر ئەندامێک ئازاری هەبوو، هەموو ئەندامان لەگەڵیدا ئازار دەچێژن. ئەگەر ئەندامێک ڕێزی لێنرا، هەموو ئەندامان لەگەڵیدا خۆشحاڵ دەبن. ئێوە لەشی مەسیحن، هەر یەکەتان ئەندامی ئەون. خودا لە کڵێسادا خەڵکێکی دانا، یەکەم جار نێردراوان، دووەم پێغەمبەران، سێیەم فێرکاران، ئینجا پەرجووکاری، دوای ئەوە بەهرەکانی چاککردنەوە و توانای یارمەتیدان و بەڕێوەبردن و جۆرەها زمانی ڕۆحی. ئایا هەموو نێردراون؟ هەموو پێغەمبەرن؟ هەموو فێرکارن؟ هەموو پەرجووکارن؟ هەموو بەهرەی چاککردنەوەیان هەیە؟ هەموو بە زمانەکان دەدوێن؟ هەموو لێک دەدەنەوە؟ بەڵام تامەزرۆی بەهرەی باشتر بن. ئێستاش باشترین ڕێگاتان پیشان دەدەم. بەشی سێزدەیەم. گرنگی خۆشەویستی. ئەگەر بە زمانەکانی خەڵک و فریشتە بدوێم، بەڵام خۆشەویستیم نەبێت، ئەوە بوومەتە دەهۆڵی بە گرمەگرم و زوڕنای بە زیڕەزیر. ئەگەر پەیامی خودا ڕابگەیەنم و هەموو نهێنی و زانیاریەک بزانم و باوەڕێکی تەواویشم هەبێت بۆ هەڵکەندنی چیا، بەڵام خۆشەویستیم نەبێت، ئەوە هیچ نیم. ئەگەر هەموو سامانم بدەمە هەژاران و هەتا سووتان لەشمدا بنێم، بەڵام خۆشەویستیم نەبێت، ئەوە هیچ سوودێکم نابێت. خۆشەویستی پشودرێژیە، خۆشەویستی نیانیە، خۆشەویستی ئیرەی نییە، شانازی نییە، لووتبەرزی نییە، بەدڕەوشتی نییە، بۆ خۆی داوا ناکات، زوو تووڕە نابێت و خراپەکان
تۆمار ناکات. بە خراپە دڵخۆش نابێت، بەڵکو بەڕاستی دڵشاد دەبێت. خۆشەویستی بەرگەی هەموو شتێک دەگرێت، باوەڕ بە هەموو شتێک دەکات، هیوا بە هەموو شتێک دەخوازێت، بۆ هەموو شتێک ئارام دەگرێت. خۆشەویستی هەرگیز نافەوتێت، بەڵام ڕاگەیاندنی پەیامی خودا دەوەستێت. قسەکردن بە زمانە ڕۆحیەکانیش کۆتایی پێدێت، زانیاریش نامێنێت، چونکە زانیاریمان سنووردارە. هەروەها توانای ئێمە بۆ ڕاگەیاندنی پەیامی خودا سنووردارە، بەڵام کاتێک تەواوەکە دێت، سنوورداریەکە نامێنێت. کە منداڵ بووم، وەک منداڵێک قسەم دەکرد، وەک منداڵێک بیرم دەکردەوە، وەک منداڵێک لێکدانەوەم دەکرد. کە بوومە پیاو، ئەوەی هی منداڵ بوو وازم لێهێنا. جا ئێستا لە تەمدا تەماشای ئاوێنە دەکەین، بەڵام دوایی ڕووبەڕووە. ئێستا هەندێک دەزانم، بەڵام دواتر بە تەواوی دەزانم، هەر وەک چۆن تەواو ناسراوم. ئێستا ئەم سێیانە دەمێننەوە: باوەڕ و هیوا و خۆشەویستی، بەڵام گەورەترینیان خۆشەویستیە. بەشی چواردەیەم: بەهرەی ڕاگەیاندنی پەیامی خودا. بەدوای خۆشەویستی بکەون تا مەزرۆی بەهرەکانی ڕۆحی پیرۆز بن، بە تایبەتی ڕاگەیاندنی پەیامی خودا. ئەوەی بە زمانی ڕۆحی دەدوێت، قسە بۆ خەڵک ناکات، بەڵکو بۆ خودا. کەس لێی تێناگات، چونکە بە ڕۆحی پیرۆز باسی نهێنی دەکات. بەڵام ئەوەی پەیامی خودا ڕادەگەیەنێت، ئەوە بۆ بنیادنان و هاندان و دڵنەوایی خەڵک دەدوێت. ئەوەی بە زمان دەدوێت، خۆی بنیاد دەنێت. بەڵام ئەوەی پەیامی خودا ڕادەگەیەنێت، ئەوە کڵێسا بنیاد دەنێت. حەز دەکەم هەمووتان بە زمانەکان بدوێن، بەڵام باشترە پەیامی خودا ڕابگەیەنن. ئەوەی پەیامی خودا ڕادەگەیەنێت گەورەترە لەوەی بە زمانەکان دەدوێت، مەگەر لێکی بداتەوە تاکو کڵێسا بنیادنانی دەست بکەوێت. ئێستا ئەی خوشک و برایانم، ئەگەر هاتمە لاتان و بە زمانەکان دوام، چ سوودێکم بۆتان دەبێت مەگەر بە ئاشکراکراوێک، یان بە زانیاریەک، یان بە پەیامێک لە خوداوە، یان بە فێرکردنێک بۆتان بدوێم. تەنانەت ئەو شتە بێڕۆحانەی دەنگ دەردەکەن، شمشاڵ یان قیسارە، ئەگەر ئاوازی جیاواز نەدات، چۆن بزانرێت ئەوەی دەژەنرێت شمشاڵە یان قیسارەیە؟ ئەگەر کەڕەنا دەنگێکی ڕوون نەدات، کێ بۆ شەڕ خۆی ئامادە دەکات؟ ئێوەش ئاوا، ئەگەر بە زمان قسەیەکی ڕوون نەکەن، ئەوەی گوتراوە چۆن دەزانرێ؟ چونکە هەر لە هەوادا دەدوێن. بێگومان لە جیهاندا چەندین جۆر زمان هەیە و هیچیان بێواتە نین. بۆیە ئەگەر لەو زمانە تێنەگەم کە قسەی پێدەکرێت، بۆ قسەکەر دەبمە بەربەری، قسەکەریش بەربەریە بۆ من. ئێوەش بە هەمان شێوەن، لەبەر ئەوەی بەپەرۆشن بۆ بەهرەکانی ڕۆحی پیرۆز، کەواتە هەوڵ بدەن لەو بەهرانە زیاد بکەن کە لە پێناوی بنیادنانی کڵێسایە. لەبەر ئەم هۆیە ئەوەی بە زمان دەدوێت، با نوێژ بکات تاکو لێکی بداتەوە، چونکە ئەگەر بە زمانێک نوێژ بکەم، ڕۆحم نوێژ دەکات، بەڵام مێشکم بێبەروو بوومە. کەواتە چی بکەم؟ بە ڕۆح نوێژ دەکەم، هەروەها بە مێشکیشم نوێژ دەکەم. بە ڕۆح گۆرانی دەڵێم، هەروەها بە مێشکیشم گۆرانی دەڵێم. ئەگینا ئەگەر بە ڕۆحی پیرۆز ستایشی خودا بکەیت، چۆن کەسێکی ناشارەزا بە سوپاسکردنەکەت بڵێت ئامین کە نازانێت تۆ چی دەڵێی؟ سوپاسکردنەکەت باشە، بەڵام نابێتە مایەی بنیادنانی کەسێکی دیکە. سوپاسی خودا دەکەم کە لە هەمووتان زیاتر بە زمانەکان دەدوێم، بەڵام لە کڵێسادا ئەو 5 وشە ڕوونەی کە دەبێتە هۆی فێرکردنی خەڵکی باشترە لە 10,000 وشەی بە زمانێک. خوشکان،
برایان لە بیرکردنەوەدا منداڵ مەبن، لە خراپەدا وەک منداڵ بێبەری بن، بەڵام لە بیرکردنەوەدا پێگەیشتوو بن. لە تەوراتدا نووسراوە یێزدان دەفەرموێ بە زمانی بێگانەکان و بە لێوی نامۆکان قسە بۆ ئەم گەلە دەکەم، لەگەڵ ئەوەش گوێم لێ ناگرن. کەواتە زمانەکان نیشانەن نەک بۆ باوەڕداران، بەڵکو بۆ بێباوەڕان. بەڵام ڕاگەیاندنی پەیامی خوددا بۆ بێباوەڕان نییە، بەڵکو بۆ باوەڕدارانە. بۆیە ئەگەر کڵێسا هەموو بە یەکەوە کۆبوونەوە و هەموو بە زمانەکان بدوێن، هەر کەسێکی ناشارەزا یان بێباوەڕێک بێتە ژوورەوە، ئایا ناڵێت کە ئێوە وڕێنە دەکەن؟ بەڵام ئەگەر هەموو پەیامی خوددا ڕابگەیەن و یەکێکی بێباوەڕ یاخود کەسێکی ناشارەزا بێتە ژوورەوە، لەبەردەم هەمووان ویژدانی تاوانباری دەکات، لەلایەن هەمووانەوە حوکم دەدرێت. نهێنیەکانی دڵی ئاشکرا دەبێت، کڕنۆش دەبات و خوددا دەپەرستێت، ڕای دەگەیەنێت بەڕاستی خوددا لە نێوتاندایە. کۆبوونەوەی ڕێکوپێک. ئەی خوشک و برایان، ئیتر چی بڵێین؟ کاتێک کۆ دەبنەوە هەر یەکێک لە ئێوە زەبوورێک، فێرکردنێک، ئاشکراکردنێک، زمانێک یان لێکدانەوەیەکی هەیە، با هەموو شتێک بۆ بنیادنان بێت. ئەگەر کەسانێک بە زمانێک بدوێن، با دوو یان ئەو پەڕی سێ کەس بن و لە دوای یەک بدوێن، کەسێکیش لێکی بداتەوە. بەڵام ئەگەر لێکدەرەوە نەبوو، با لە کڵێسا بێدەنگ بێت، بۆ خۆی و بۆ خوددا بدوێت. با دوو یان سێ پێغەمبەر بدوێن، ئەوانی دیکەش وتەکانیان هەڵبسەنگێنن. بەڵام ئەگەر ئاشکراکردنێک بۆ یەکێک لە دانیشتوان هات، با یەکەمیان بێدەنگ بێت، چونکە هەمووتان دەتوانن یەک بە یەک پەیامی خوددا ڕابگەیەنن، تاکو هەموو فێر بن و هان بدرێن. ڕۆحی پێغەمبەران بۆ پێغەمبەران ملکەچە، چونکە خوددا خودای شێواندن نییە، بەڵکو خودای ئاشتیە. هەروەک لە هەموو کڵێساکانی گەلی پیرۆزی خوددا، باژنان لە کڵێساکاندا بێدەنگ بن، چونکە ڕێیان پێنەدراوە بدوێن، بەڵکو وەک تەوراتیش دەفەرمووێ با ملکەچ بن. بەڵام ئەگەر ویستیان شتێک فێر بن، لە ماڵەوە لە مێردەکانیان بپرسن، چونکە شوورەییە بۆژن لە کڵێسادا بدوێت. ئایا پەیامی خوددا لە ئێوەوە سەرچاوەی گرتووە یان تەنها بۆ ئێوە هاتووە؟ ئەگەر یەکێک خۆی بە پێغەمبەر یان کەسێکی ڕۆحانی بزانێت، با باش بزانێت ئەوەی بۆتان دەنووسم ڕاستپاردەی مەسیحی باڵا دەستە. بەڵام ئەگەر یەکێک پشتگوێی خست، با هەر پشتگوێ بخرێت. کەواتە خوشک و برایانم، تامەزرۆی ڕاگەیاندنی پەیامی خوددا بن و ڕێگری مەکەن لە دوان بە زمانەکان، بەڵام با هەموو شتێک بە دروستی و ڕێکوپێکی بێت. بەشی 15. هەستانەوەی عیسا. ئەی خوشک و برایانم، دەمەوێ ئەو مزگێنیەتان بیر بخەمەوە کە پێم ڕاگەیاندن، ئەوەی وەرتان گرت و هەتا ئێستا لەسەری چەسپاون. بەهۆی ئەم مزگێنیەوە ئێوە ڕزگارتان دەبێت، ئەگەر دەستتان بەو پەیامەوە گرت کە پێم ڕاگەیاندن، ئەگینا بێسوود باوەڕتان هێناوە. ئەوەم پێدان کە یەکەمین و گرنگترینە و منیش وەرم گرت بوو، کە مەسیح لە پێناوی گوناهەکانمان مرد بە گوێرەی نووسراوە پیرۆزەکان، ئەو نێژراو لە ڕۆژی سێیەم هەستایەوە بە گوێرەی نووسراوە پیرۆزەکان. اینجا بۆ پەترۆس و دوایی بۆ 12 قوتابیەکەی دەرکەوت. پاش ئەوە بە یەک جار بۆ زیاتر لە 500 لە خوشک و برایان دەرکەوت کە زۆربەیان هەتا ئێستا ماون، بەڵام هەندێکیان نووستون. دوای ئەوە بۆ یاقوب دەرکەوت، اینجا بۆ هەموو نێردراوان، پاش هەمووان بۆ منیش دەرکەوت.
من وەک منداڵێک بووم کە لە کاتی نائاسایی لەدایک ببووم. لە ڕاستیدا من بچووکترین نێردراوم و شایانی ئەوە نیم بە نێردراو ناو ببردرێم، لەبەر ئەوەی من کڵێسای خوددام چەوساندووەتەوە. بەڵام بەهۆی نیعمەتی خودداوە من ئەوەم کە هەم. هەروەها نیعمەتی ئەو بۆ من بێسوود نەبوو، بەڵکو من لە هەموو نێردراوانی دیکە ماندووتر بووم، بەڵام من نا، بەڵکو نیعمەتی خوددا بوو کە لەگەڵمدایە. ئیتر من بم یاخود ئەوان، ئاوا ڕای دەگەێنین و ئاواش باوەڕتان هێنا. هەستانەوەی مردووان. بەڵام ئەگەر ڕاگەیەنراوە کە مەسیح لە نێو مردووان هەستێنرایەوە، ئیتر چۆن هەندێکتان دەڵێن مردووان زیندوو نابنەوە؟ ئەگەر هەستانەوە لە نێو مردووان نەبێت، ئەوە تەنانەت مەسیحیش هەڵنەستێنراوەتەوە. ئەگەر مەسیح هەڵنەستێنرابێتەوە، ئەوسا مزگێنیدانمان بێسوود دەبێت، باوەڕی ئێوەش هیچ سوودی نابێت. ئێمەش دەبینە شایەتی درۆزن بۆ خوددا، چونکە ئێمە سەبارەت بە خوددا شایەتیماندا کە مەسیحی هەستاندووەتەوە. بەڵام ئەگەر مردووان هەڵنەستنەوە، هەڵی نەستاندووەتەوە. ئەگەر مردووان هەڵنەستێنرێنەوە، کەواتە مەسیحیش هەڵنەستێنراوەتەوە. ئەگەر مەسیح لە نێو مردووان هەڵنەستێنرابێتەوە، ئەوسا باوەڕتان پوچ دەبێت و ئێوە هێشتا لە گوناهەکانتاندان، کەواتە ئەو باوەڕدارانەی کە بەیەکبوون لەگەڵ مەسیحدا نووستون لە ناوچوون. ئەگەر بێت و تەنها لەم ژیانە هیوامان بە مەسیح بێت، ئەوە ئێمە نەکبەتترین خەڵک دەبین لە نێو مرۆڤ. بەڵام لە ڕاستیدا مەسیح لە نێو مردووان هەستایەوە و بووە نۆبەرەی نووستوان. هەروەک مردن بەهۆی مرۆڤێکەوە بوو، هەستانەوەی مردووانیش بەهۆی مرۆڤێکەوەیە. هەروەها چۆن هەموو بەهۆی ئادەمەوە دەمرن، بە هەمان شێوە هەموو ئەوانەش کە لەگەڵ مەسیحدا بوونەتە یەک زیندوو دەکرێنەوە. بەڵام هەریەکە بە نۆرەی خۆی. یەکەم جار مەسیح وەک نۆبەرە، ئینجا لە کاتی هاتنی ئەوانەی هی مەسیحن. دوای ئەمە کۆتایی دێت، کاتێک پاشایەتیەکە ڕادەستی خودای باوک دەکات، پاش ئەوەی هەموو سەرکردایەتی و دەسەڵات و هێزێکی لە ناو برد، چونکە دەبێ پاشایەتی بکات هەتا هەموو دوژمنانی دەخاتە ژێر پێیەوە. دوا دوژمن کە لە ناو دەبردرێت مردنە. هەروەک نووسراوە پیرۆزەکان دەڵێن هەموو شتێکت خستووەتە ژێرپێی ئەو، بەڵام کاتێک دەفەرموێ هەموو شتێکت خستووەتە ژێرپێی، ڕوونە کە ئەمە خودی خوددا ناگرێتەوە، چونکە خوددا هەموو شتێکی ملکەچی مەسیح کردووە. کاتێک هەمووی ملکەچی کرد، ئەوسا کوڕەکەش خۆی ملکەچی ئەوە دەبێت کە هەمووی ملکەچی کردووە، تاکو خوددا ببێتە هەموو شتێک لە هەموو شتێکدا. ئەگینا ئەوانەی لە جیاتی مردووان لە ئاو هەڵدەکێشرێن چی دەکەن؟ ئەگەر مردووان هەرگیز هەڵناستێنرێنەوە، جا بۆچی لە پێناو مردووان لە ئاو هەڵدەکێشرێن؟ بۆچی ئێمە هەموو کاتێک خۆمان دەخەینە مەترسیەوە؟ ئەی خوشک و برایانم، ڕۆژانە بەرەنگاری مردن دەبمەوە، وەک بە دڵنیاییەوە شانازیتان پێوە دەکەم بەهۆی عیسای مەسیحی خاوەن شکۆمان. ئەگەر بەبیرکردنەوەی مرۆڤ بێت، کاتێک لە ئەفەسۆس بەرەنگاری دڕندەکان بوومەوە، چ سوودێکم دەبوو؟ ئەگەر مردووان هەڵنەستنەوە، با بخۆین و بخۆینەوە، چونکە سبەی دەمرین، هەڵمەخەڵەتێن. پەیوەندی خراپ ڕەوشتی جوان تێک دەدات. هۆش بهێننەوە بەرخۆتان هەروەک پێویستە، گوناه مەکەن، چونکە هەندێکتان زانیاریتان سەبارەت بە خوددا نییە. ئەمە بۆ شەرمەزار بوونتان دەڵێم. هەستانەوەمان چۆن دەبێت؟ لەوانەیە کەسێک بڵێت چۆن مردووان هەڵدەستێنرێنەوە؟ بە چ جۆرە جەستەیەکەوە دێنەوە؟ ئەی گێل، ئەوەی دەیچێنیت زیندوو نابێتەوە ئەگەر نەمرێت. ئەوەی دەیچێنیت ئەو لەشە نییە کە دەردەکەوێت،
بەڵکو تەنها دەنگێکە، جاگەنم بێت یاخود هەر تۆویەکی دیکە. بەڵام خوددا ئەو لەشەی دەداتێ کە خۆی دەیەوێ. هەر جۆرە تۆوێک لەشێکی تایبەتی داوەتێ. هەموو جەستەیەک وەکو یەک نییە. مرۆڤ جەستەیەکی هەیە، ئاژەڵ جەستەیەکی دیکە، باڵندە جەستەیەک و ماسی جەستەیەکی دیکە. تەنی ئاسمانی هەیە و تەنی زەمینیش هەیە، بەڵام شکۆی تەنە ئاسمانیەکان شتێکە و شکۆی تەنە زەمینیەکانیش شتێکی دیکەیە. شکۆی خۆر شتێکە و شکۆی مانگ شتێکە. شکۆی ئەستێرەش شتێکی دیکەیە. ئەستێرەش لەگەڵ ئەستێرە شکۆی جیاوازی خۆیان هەیە. بۆ هەستانەوەی مردوانیش بە هەمان شێوە دەبێت. لە فەوتاوی دەچێنرێت، لە نەفەوتاوی هەڵدەستێنرێتەوە. لە سوکایەتی دەچێنرێت، لە شکۆمەندی هەڵدەستێنرێتەوە. لە لاوازی دەچێنرێت، لە هێز هەڵدەستێنرێتەوە. بە لەشی سروشتی دەچێنرێت، بە لەشی ڕۆحی هەڵدەستێنرێتەوە. ئەگەر لەشی سروشتی هەیە، لەشی ڕۆحیش هەیە. ئاواش نووسراوە پیاوی یەکەم ئادەم بووە گیانێکی زیندوو، بەڵام دوا ئادەم ڕۆحێکە ژیان دەبەخشێت. بەڵام ڕۆحیەکە ئەوەی یەکەم نییە، بەڵکو لەشی سروشتیە و ئەوەی دواتر ڕۆحیە. مرۆڤی یەکەم لە خۆڵی زەوی بوو، مرۆڤی دووەم لە ئاسمانەوەیە. ئەوانەی لە خۆڵن لەو کەسە دەچن کە لە خۆڵەوە هاتووە. ئاسمانیەکانیش لەو کەسە دەچن کە لە ئاسمانەوە هاتووە. وەک چۆن ئەو وێنەیەمان وەرگرتووە کە لە خۆڵ بوو، بە هەمان شێوە وێنەی ئاسمانی وەردەگرین. ئەی خوشک و برایانم، پێتان دەڵێم کە گۆشت و خوێن ناتوانێت ببێتە میراتگری شانشینی خوددا، هەروەها فەوتاو نابێتە میراتگری نەفەوتاو. ئەوە تا نهێنیەکتان پێ دەڵێم، هەمومان ناخەوین، بەڵکو هەمومان دەگۆڕدرێین. لە ساتێکدا لە چاوتروکانێک کاتێک دوا کەڕەنا لێ دەدرێت. لەبەر ئەوەی کەڕەنا دەنگ دەداتەوە، مردوانیش بێفەوتان هەڵدەستێنرێنەوە. ئێمەش دەگۆڕدرێین، چونکە هەر دەبێ ئەو سروشتە فەوتاوە نەفەوتاوی بپۆشێت و سروشتی مردوو نەمری بپۆشێت. کاتێک فەوتاو نەفەوتاوی دەپۆشێت و مردن نەمری دەپۆشێت، ئەوسا وشەی نووسراو دێتە دی، مردن بە سەرکەوتن لوشدراوە. ئەی مردن، کوا سەرکەوتنت؟ ئەی مردن، کوا پێوەدانت؟ جا پێوەدانی مردن گوناهە، هێزی گوناهیش شەریعەتە. بەڵام سوپاس بۆ خوددا، لە ڕێگەی عیسای مەسیحی خاوەن شکۆمان سەرکەوتن بە ئێمە دەبەخشێت. کەواتە ئەی خوشک و برایانی خۆشەویستم، چەسپا و جێگیر بن، خۆتان بە تەواوی بۆ کاری عیسای خاوەن شکۆ تەرخان بکەن، چونکە دەزانن ئەو ڕەنجە بە فیڕۆ ناڕوات کە ئێوە بە یەکبوون لەگەڵ عیسای خاوەن شکۆدا دەیکێشن. بەشی 16. پارەکۆکردنەوە بۆ باوەڕداران. بەڵام لەبارەی کۆمەک بۆ گەلی پیرۆزی خوددا، چۆن کڵێساکانی گەلاتیام ڕاستپاردووە، ئێوەش ئاوا بکەن. لە سەرەتای هەر هەفتەیەک با هەر یەکەتان چەندی لە توانادایە بیخاتە لایەک، تاکو کۆمەکەکە ئەو کاتە نەبێت کە دەگەمەلاتان. کاتێک گەیشت مەلاتان، جا ئەوانەی پەسەندکراون بە نامەوە دەیان نێرم تاکو دیاریەکانتان بگەیەنە ئۆرشەلیم. ئەگەر بەباشم زانی کە منیش بچم، ئەوە لەگەڵ من دەچن. کاتێک لە مەکدۆنیا تێپەڕیم دێمەلاتان، چونکە بە مەکدۆنیادا تێدەپەڕم. لەوانەیە ماوەیەک لەلاتان بم، یاخود هەموو زستان، تاکو ڕێگای سەفەرم بۆ ئاسان بکەن بۆ هەر شوێنێک کە بۆی دەچم. چونکە ئەمجارە نامەوێت تەنها بەسەر پێی بتان بینم، بەڵکو هیوادارم ئەگەر عیسای خاوەن شکۆ خواستی لەسەر بێت، ماوەیەک لەلاتان بمێنمەوە. بەڵام هەتا ڕۆژی 50یەمین لە ئەفەسۆس دەمێنمەوە،
چونکە دەرگایەکی پانوبەرینم لێکراوەتەوە بۆ خزمەتێکی کاریگەر، هەرچەندە دوژمنێکی زۆریشم هەیە. ئەگەر تیمۆساوس هات، ئاگادار بن با لەلاتان بەبێ ترس بێت، چونکە کاری یەزدان دەکات وەک منیش دەیکەم. با کەس بە سووکی سەیری نەکات، بەڵکو بە ئاشتی بینێرنەوە لام، چونکە من و برایان چاوەڕێی دەکەین. هەروەها سەبارەت بە ئەپۆلۆسی برامان زۆر پاڕامەوە کە لەگەڵ برایان بێتە لاتان. ئەو هەرگیز نەیویست ئێستا بێتە لاتان، بەڵام کە بۆی ڕێککەوت دێت. کۆتایی ئێشک بگرن، لە باوەڕ بچەسپێن، ئازا و بەهێز بن، هەرچیەک دەکەن لە خۆشەویستیەوە بیکەن. ئێوە دەزانن ماڵی ستیفاناس لە ئەخایا پێشەبەرە بوون و خۆیان بۆ خزمەتکردنی گەلی پیرۆزی خوددا تەرخان کردبوو. خوشکان و برایان، لێتان دەپاڕێمەوە کە ئێوەش ملکەچی وەک ئەوانە بن، هەموو ئەوانەی لەگەڵیان ئیش دەکەن و ماندوو دەبن. بە هاتنی ستیفاناس و فەرتوناتۆس و ئەخایکۆس دڵشاد بووم، چونکە شوێنی ئێوەیان گرتەوە. هەروەها چونکە ئەوان ڕۆحی من و ئێوەیان گەشاندەوە، بۆیە ئەو جۆرە کەسانە بناسن. کڵێساکانی ئاسیا سڵاوتان لێ دەکەن. ئەکیلا و پریسکیلا لەگەڵ ئەو کڵێسایەی لە ماڵەکەیانن بە ناوی عیسای خاوەنشکۆوە بە گەرمی سڵاوتان لێ دەکەن. هەموو خوشک و برایان سڵاوتان لێ دەکەن. بە ماچی پیرۆز سڵاو لە یەکتری بکەن. من پۆڵسم ئەم سڵاوە بەدەستی خۆم دەنووسم. بەڵێ، ئەو کەسەی عیسای خاوەنشکۆی خۆشناوێت با نەفرەتی لێبێت. ئەی پەروەردگار، وەرە. نیعمەتی عیسای مەسیحی خاوەنشکۆتان لەگەڵ بێت. خۆشەویستی من لەگەڵ هەمووتان بێت کە لەگەڵ عیسای مەسیحدا یەکن. ئامین. دووەمنامەی پۆڵس بۆ کڵێسای کۆرنسۆس. بەشی یەکەم. لە پۆڵسەوە کە بەخواستی خوددا نێردراوی عیسای مەسیحە، هەروەها لە تیمۆساوسی براتانەوە، بۆ کڵێسای خوددا لە کۆرنسۆس و هەموو گەلی پیرۆزی خۆی لە هەموو ئەخایا، با نیعمەت و ئاشتی لە خودای باوکمان و عیسای مەسیحی خاوەنشکۆوە لەگەڵتان بێت. خودای دڵنەوای کار. ستایش بۆ خوددا، باوکی عیسای مەسیحی پەروەردگارمان، باوکی میهرەبانی و خودای هەموو دڵنەواییەک، ئەوەی لە هەموو تەنگانەیەکماندا دڵنەواییمان دەکات، تاکو بتوانین بەو دڵنەواییەی لە خودداوە دڵنەوایی کراین، دڵنەوایی ئەوانە بکەین کە لە هەر تەنگانەیەکدان، چونکە هەروەک چۆن بەشداری زۆرمان کردووە لە ئازاری مەسیح، بە هەمان شێوە لە ڕێگەی مەسیحەوە دڵنەوایی زۆر دەکرێین. ئەگەر تووشی تەنگانە دەبین، ئەوە بۆ دڵنەوایی و ڕزگاریتانە. ئەگەر دڵنەوایی کرابین، ئەوە بۆ دڵنەواییتانە کە لەدان بە خۆداگرتنی ئێوەدا بەرگەگرتنی بەرهەم هێناوە بۆ هەمان ئەو ئازارانەی کە ئێمەش دەیچێژین. جا هیوامان بۆ ئێوە چەسپاوە، دەزانین وەک لە ئازار بەشدارن، لە دڵنەواییشدا ئاوان. خوشکان و برایانم، نامانەوێت ئەو تەنگانەیەی لە ئاسیا بەسەرمان هات لەلاتان شاراوە بێت کە زۆر قورس بوو، لە سەرووی توانامانەوە بوو، هەتا ئەوەی لە ژیان بێهودە بووین. بێگومان هەستمان دەکرد حوکمی مردنمان بۆ دراوە، تاکو پشت بە خۆمان نەبەستین، بەڵکو بەو خودایەی مردووان هەڵدەستێنێتەوە. ئەوەی لە مردنێکی ئاوا گەورە دەربازی کردین و دەربازمان دەکات. هیوامان پێی هەیە کە دواتریش دەربازمان دەکات. ئێوەش بە پاڕانەوەکانتان یارمەتی دەرن بۆ ئێمە، بۆ ئەوەی خەڵکێکی زۆر لە پێناوی ئێمە لەسەر ئەو نیعمەتەی پێمان دراوە سوپاسی خوددا بکەن کە وەڵامی پاڕانەوەی خەڵکێکی زۆرە. پۆڵس پلانەکەی دەگۆڕێت. ئێمە شانازی بەمەوە دەکەین
ویژدانمان شایەتی دەدات کە هەڵسوکەوتمان لە جیهاندا بە تایبەتی سەبارەت بە ئێوە لە دروستی و بێدووڕوویی بوو کە لە خوددایە، نەک بە دانایی دنیایی بەڵکو بە نیعمەتی خوددا. شتێکتان بۆ نانووسین کە نەتوانن بیخوێننەوە یان لێی تێنەگەن. هیوادارم بە تەواوی لێمان تێبگەن تاکو مایەی شانازی ئێوە بین، وەک چۆن ئێوەش لە ڕۆژی عیسای خاوەنشکۆمان مایەی شانازی ئێمەن. جا بەم دڵنیاییەوە بەنیاز بووم کە یەکەم جار بێمە لاتان تاکو دووبارە نیعمەتتان بۆ بێت. دەمویست لەسەر ڕێگام بەرەو مەکدۆنیا سەردانتان بکەم و لە مەکدۆنیاوە دیسان بێمەوە لاتان، پاشان ئێوەش بۆ یەهودیا بەڕێم بکەن. کە بەنیازی ئەمە بووم، ئایا بەڕاڕایی جوڵامەوە یاخود بە شێوەیەکی دنیایی پلانەکانم داناوە کە لە کاتێکدا دەڵێم بەڵێ بەڵێ و نەخێر نەخێر، بەڵام هەروەک چۆن خوددا دڵسۆزە وتەکانم بۆ ئێوە هەم بەڵێ و هەم نەخێر نییە. عیسای مەسیحی کوڕی خوددا کە بەهۆی من و سیلا و تیمۆساوسەوە لە نێوتاندا مزگێنی درا بەڵێ و نەخێر نەبوو، بەڵام لەلایەن ئەوەوە هەر بەڵێ بووە. بەڵێنەکانی خوددا هەرچیەک بن بە یەکبوون لەگەڵ مەسیح دەبن بە بەڵێ، بۆیە بەهۆی ئەوەوە دەڵێین ئامین بۆش کۆمەندی خوددا. بەڵام ئەوە خوددایە کە ئێمە و ئێوە بە یەکبوون لەگەڵ مەسیحدا دەچەسپێنێت. ئەو دەستنیشانی کردوین و خوددا مۆری خۆی لێداوین و وەک پێشەکی ڕۆحی خۆی خستە دڵمانەوە بۆ دەستەبەری ئەوەی دێت. خودداش دەکەمە شایەت لەسەر خۆم بەزەیم پێتان هاتەوە کە نەهاتمەوە کۆرنسۆس، نەک بەسەر باوەڕتان سالار بین، بەڵکو هاوکارین بۆ خۆشیتان چونکە بە باوەڕ چەسپاون. بەشی دووەم. لەبەر ئەوە بڕیارمدا دیدارێکی دیکەی پڕ لە خەم و ئازارم لەگەڵ ئێوەدا نەبێت، چونکە ئەگەر من خەمبارتان بکەم کێ دڵشادم دەکات جگە لە ئێوە کە خەمبارم کردوون. بۆم نووسین بۆ ئەوەی کاتێک هاتم بەهۆی ئەوانەوە خەمبار نەبم کە پێویستە پێیان شاد بم. لە هەمووتان دڵنیام کە شادی من هی هەمووتانە. لە تەنگانەیەکی زۆر و دڵتەنگیەوە بە فرمێسکی زۆرەوە بۆم نووسین، نەوەک خەمبار بن، بەڵکو تاکو بزانن خۆشەویستیم بۆ ئێوە چەند قوڵە. لێخۆشبوون لە گوناهبار. بەڵام ئەگەر یەکێک بووەتە هۆی خەمباری، ئەوە تەنها منی خەمبار نەکردووە، بەڵکو هەتا ڕادەیەک هەمووتانی خەمبار کردووە ئەگەر زیادەڕەویم نەکرد بێت. ئیتر بەسە ئەو سزایەی کە لەلایەن زۆرینەیە، بە پێچەوانەوە باشترە گەردنی ئازاد بکەن و دڵنەوایی بکەن، نەوەک لە خەفەتی زۆرەوە هەڵبلوشرێت. لەبەر ئەوە تکاتان لێ دەکەم خۆشەویستی خۆتانی بۆ دووپات بکەنەوە، چونکە بۆ ئەمە بۆم نووسین تاکو بە سەلماندنتان بزانم ئاخو لە هەموو شتێکدا گوێڕایەڵن. منیش گەردنی ئەو کەسە ئازاد دەکەم کە ئێوە گەردنی ئازاد دەکەن. هەروەها ئەگەر پێویستی بەوە کرد بێت گەردنی کەسێک ئازاد بکەم، ئەوە لە بەردەم مەسیح لەبەر ئێوە گەردنم ئازاد کردووە، نەوەک شەیتان لە خشتەمان ببات، چونکە لە مەبەستەکانی بێئاگانین. سەرکەوتن بەهۆی عیسا. کاتێک هاتمە شاری ترۆئاس بۆ ئەوەی مزگێنی مەسیح ڕابگەیەنم، مەسیحی باڵا دەست دەرگایەکی بۆ کردمەوە، بەڵام گیانم پشووی نەدا چونکە تیتۆسی برام نەدۆزیەوە. ئیتر ماڵ ئاواییم لێیان کرد و چووم بۆ مەکدۆنیا. بەڵام سوپاس بۆ خوددا ئەوەی هەموو کاتێک لە کەژاوەی سەرکەوتنی مەسیحدا ڕابەرایەتیمان دەکات، لە هەموو شوێنێک بەهۆی ئێمەوە بۆنی خۆشی ناسینەکەی بڵاو دەکاتەوە، چونکە ئێمە بۆنی خۆشی مەسیحین بۆ خوددا لە نێوان ئەوانەی ڕزگاریان دەبێت و
لە نێوان ئەوانەی لە ناو دەچن، بۆ ئەوانە بۆنی مردنە بۆ مردن، بۆ ئەوانی دیکە بۆنی ژیانە بۆ ژیان. ئایا کێ شیاوە بۆ ئەم شتانە؟ ئێمە وەک زۆر کەس بازرگانی بە پەیامی خوداوە ناکەین، بەڵکو بەبێ دووڕوویی لە خوداوە و لەبەردەم خوددا بە ناوی مەسیح دەدوێین. بەشی سێیەم: خزمەتکاری پەیمانی نوێ. ئایا دیسان دەست بەوە بکەینەوە بە خۆماندا هەڵبدەین؟ ئایا وەک هەندێک کەس پێویستیمان بە ڕاستپاردەنامەیە بۆ ئێوە یان لە ئێوەوە؟ ئێوە نامەی ئێمەن کە لە دڵماندا نووسراوە و هەموو خەڵک دەیخوێننەوە و دەیزانن. دەرکەوت ئێوە نامەیەکن لە مەسیحەوە کە ئێمە خزمەتمان کردووە، بە مەرەکەب نەنووسراوە، بەڵکو بە ڕۆحی خودای زیندوو، نەک لەسەر تەختە بەرد، بەڵکو لەسەر تەختە دڵی مرۆڤ. بەهۆی مەسیحەوە متمانەی ئاوامان بە خوددا هەیە. ئێمە خۆمان لێهاتوو نین کە بیر لە شتێک بکەینەوە و پێمان وابێت لە خۆمانەوەیە، بەڵکو لێهاتوویمان لە خودداوەیە. ئەو لێهاتووی کردین تاکو ببینە خزمەتکاری پەیمانی نوێ، پەیمانی ڕۆح، نەک پەیمانی نووسراو بە پیت، چونکە ئەو پیتە نووسراوە دەکوژێت، بەڵام ڕۆحەکە ژیان دەدات. ئەگەر بێت و ئەو خزمەتەی کە بووە هۆی مردن و بە پیت لەسەر بەرد هەڵکەندراو بوو بەشکۆوە هات بێت، تەنانەت نەوەی ئیسرائیل نەیانتوانی تەماشای ڕووی موسا بکەن لەبەر شکۆی ڕووی کە فەوتاوە. ئیتر چەند زیاتر خزمەتی ڕۆحی پیرۆز شکۆدارتر دەبێت، چونکە ئەگەر خزمەتی تاوانبارکردن شکۆمەندی بێت، ئاخۆ دەبێ خزمەتی بێتاوانکردن چەند زیاتر لە شکۆمەندیدا بێت. شکۆدارکراویش لە بەراورد بە شکۆی لە ڕادەبەدەر شکۆی نەماوە، چونکە ئەگەر فەوتاو لە شکۆمەندیدا بێت، ئەی ئەوەی هەمیشەیە چەند زیاتر لە شکۆمەندیدا دەبێت. لەبەر ئەوەی هیوایەکی ئاوامان هەیە، زۆر ئازایانە دەجوڵێینەوە، نەک وەکو موسا کە پێچەی لەسەر ڕوویدا دەنا تاکوونەوەی ئیسرائیل تەماشای کۆتایی شکۆی فەوتاو نەکەن، بەڵکو مێشکیان تاریک بووە، چونکە هەتا ئەمڕۆژ کاتێک پەیمانی کۆن دەخوێنرێتەوە هەمان پێچە ماوە و لا نەدراوە، چونکە تەنها بە یەکبوون لەگەڵ مەسیحدا دەتوانرێت لا ببردرێت. تەنانەت هەتا ئەمڕۆ کاتێک تەوراتی موسا دەخوێنرێتەوە پێچە لەسەر دڵیان دانراوە، بەڵام ئەگەر یەکێک بۆ یەزدان گەڕایەوە ئەوە پێچەکە لا دەچێت، چونکە یەزدان ڕۆحەکەیە. هەروەها ڕۆحی یەزدان لەکوێ بێت، ئازادی لەوێیە. هەمومان بە ڕوویەکی ئاشکرا وەک ئاوێنە وێنەی شکۆی خوددا دەدەینەوە، لە شکۆیەک بۆ شکۆیەک بۆ هەمان وێنە دەگۆڕدرێین، ئەوەش لە یەزدانەوەیە کە ڕۆحەکەیە. بەشی چوارەم: دڵسۆزی لە خزمەتکردن. لەبەر ئەوەی بەهۆی بەزەی خودداوە ئەم خزمەتەمان هەیە، بێهیوا نابین، بەڵکو ئەو ڕێگایانەمان ڕەتکردەوە کە شاراوەن و شەرمەزاری دەهێنن، فێڵ ناکەین و دەستکاری وشەی خوددا ناکەین، بەڵکو بە دەرخستنی ڕاستی لەبەردەم خوددا بۆ ویژدانی هەر کەسێک خۆمان دەسەلمێنین. بەڵام ئەگەر مژدەکەمان شاراوە بێت، ئەوە بۆ ئەوانە شاراوەیە کە لە ناو دەچن. لێرەدا خوداوەندی ئەم دنیایە بیری بێباوەڕانی کوێر کردووە تاکو ڕووناکی مزگێنی شکۆی مەسیحیان بۆ نەدرەوشێتەوە ئەوەی وێنەی خوددایە. ئێمە خۆمان ڕاناگەیەنین، بەڵکو عیسا کە مەسیحی باڵا دەستە. خۆشمان لە پێناوی عیسا بەندەی ئێوەین، چونکە خوددا ئەوەی فەرمووی با لە تاریکیدا ڕووناکی بدرەوشێتەوە، ئەو لە دڵماندا درەوشایەوە بۆ ڕووناکردنەوەی ناسینی شکۆی خوددا لە ڕووی عیسای مەسیحدا. بەڵام ئەم گەنجینەی هەمانە لە ناو گۆزەی گڵیندایە تاکو دەربکەوێت کە وزەی لە ڕادەبەدەر لە خودداوەیە، نەک لە ئێمەوە.
لە هەموو لایەکەوە پەستین، بەڵام تەنگەتاو نین، دەشێوێین، بەڵام بێئومێد نین، چەوسێنراوەین، بەڵام بەجێ نەهێڵدراوین، بە زەویدا دەدرێین، بەڵام لەناو ناچین. هەمیشە مردنی عیسا لە جەستەماندا هەڵدەگرین تاکو ژیانی عیسا لە جەستەماندا دەربکەوێت، چونکە ئێمەی زیندوو هەردەم لە پێناوی عیسا دەدرێینە دەست مردن تاکو ژیانی عیسا لە جەستەی مردوومان دەربکەوێت. کەواتە مردن لە ئێمەدا کار دەکات، بەڵام ژیان لە ئێوەدا. چاونەترسی لە خزمەتکردن. کە هەمان ڕۆحی باوەڕمان هەیە، بە گوێرەی نووسراو باوەڕم هەبوو بۆیە قسەم کرد، ئێمەش باوەڕمان هەیە بۆیە قسە دەکەین. دەزانین ئەوەی عیسای خاوەن شکۆی هەستاندەوە، ئێمەش لەگەڵ عیسادا هەڵدەستێنێتەوە، لەگەڵ ئێوەش دەمانباتە بەردەمی خۆی. هەموو ئەم ئازار چێشتنە لە پێناوی ئێوەیە، تاکو ئەو نیعمەتەی کە ئێستا دەگاتە خەڵکێکی زیاتر ببێتە مایەی زیادکردنی سوپاسگوزاری بۆ شکۆمەندی خوددا. بۆیە ورە بەرنادەین، ئەگەر بەڕواڵەتیش لە ناو بچین، ئەوە ناخمان ڕۆژ بە ڕۆژ نوێتر دەبێتەوە، چونکە تنگانەی سووک و کاتیمان شکۆمەندیەکی گرانی هەتاهەتایی بۆ ئێمە لێ دێتەکایەوە. ئێمە تەماشای شتە بینراوەکان ناکەین، بەڵکو شتە نەبینراوەکان، چونکە بینراوەکان کاتین، بەڵام نەبینراوەکان هەمیشەین. بەشی پێنجەم. ماڵی هەتاهەتایی. لەبەر ئەوەی ئێمە دەزانین ئەگەر چادرە زەمینیەکەمان ڕووخا، خانوویەکمان لە خودداوە هەیە کە هەتاهەتاییە لە ئاسماندایە، خانوویەکی دەستکرد نییە. ئێمەش لەم چادرەدا دەناڵێنین و تامەزرۆی ئەوەین کە ماڵی ئاسمانیمان بپۆشین، چونکە کە پۆشیمان ئیتر بەڕووتی نابینرێین. لەبەر ئەوەی لەم چادرەداین لەبەر بارگرانی دەناڵێنین کە نامانەوێت دای بکەنین، بەڵکو بپۆشرین تاکو مردن لەلایەن ژیانەوە قوت بدرێت. خودایە ئەوەی ئێمەی بەتایبەت بۆ ئەمە دروست کردووە، ئەویش وەک پێشەکی ڕۆحی پیرۆزی پێمان داوە بۆ دەستەبەری ئەوەی دێت. بۆیە هەموو کات دڵنیاین و دەزانین کە هەتا لە جەستەدا نیشتەجێبین، لە عیسای خاوەن شکۆ دوورین، چونکە بە باوەڕ دەڕۆین، نەک بە بینراو. ئیتر دڵنیاین و بە باشتری دەزانین کە لە جەستە دوور بکەوینەوە و لە لای عیسای خاوەن شکۆ نیشتەجێبین. بۆیە ئامانجی بەرزمان ڕازیکردنی خوددا دەبێت، جا ئیتر لە جەستەدا نیشتەجێبین یان دووربین لێی. چونکە دەبێت هەمومان لە بەردەم تەختی دادگایی مەسیح دەربکەوین، تاکو هەر یەکە بۆ ئەو شتانەی بەهۆی جەستەوە کردوویەتی شایستەی خۆی وەربگرێت، جا باش بێت یان خراپ. خزمەتی ئاشتبوونەوە. لەبەر ئەوەی ترسی مەسیحی خاوەن شکۆ لە دڵمانە، هەر بۆیە هەوڵ دەدەین خەڵکی قایل بکەین. بۆ خودداش دەرکەوتین، هیوادارم بۆ ویژدانی ئێوەش بە تەواوی دەربکەوین. ئێمە نامانەوێت جارێکی دیکە لە لای ئێوە بە خۆماندا هەڵبدەین، بەڵکو دەرفەتێکتان دەدەینێ شانازیمان پێوە بکەن، تاکو بتوانن وەڵامی ئەوانە بدەنەوە کە شانازی بەڕواڵەتەوە دەکەن، نەک بە دڵ. ئەگەر مێشکمان تێک چوو بێت، لەبەر خوددایە، ئەگەر هۆشمەند بین، لەبەر ئێوەیە. خۆشەویستی مەسیح دیلی کردوین، چونکە دڵنیاین لەوەی کە یەکێک لە جیاتی هەموو خەڵک مرد، بۆیە هەموو خەڵک مردن. ئەو لە بری هەمووان مرد تاکو زیندوان ئیتر بۆ خۆیان نەژین، بەڵکو بۆ ئەو کەسەی لە پێناویان مردوو هەستایەوە. لەبەر ئەوە بە چاوی دنیاییەوە سەیری کەس ناکەین. ئەگەر پێشتر بە چاوی دنیاییەوە سەیری مەسیحمان کرد بێت،
ئیتر لەمە و دووە بەو چاوە سەیری ناکەین، کەواتە ئەگەر هەر کەسێک لەگەڵ مەسیحدا ببێتە یەک، دەبێت بە بەدیهێنراوێکی نوێ شتە کۆنەکان بەسەر چوون و شتی نوێ هاتووە. ئەمەش هەمووی لە خوداوەیە کە لەگەڵ خۆی لە ڕێگەی مەسیحەوە ئاشتی کردینەوە و خزمەتی ئەم ئاشتبوونەوەی پێداین، واتە خوددا بە یەکبوون لەگەڵ مەسیح جیهانی لەگەڵ خۆی ئاشت کردەوە، گوناهەکانیانی لەسەر نەنووسین و پەیامی ئاشتبوونەوەی بە ئێمە سپاردووە. کەواتە ئێمە باڵوێزی مەسیحین، خودداش لە ڕێگەی ئێمەوە جیهان بانکێش دەکات. لە بری مەسیح لێتان دەپاڕێینەوە لەگەڵ خوددا ئاشت بنەوە. ئەوەی گوناهی نەدەناسی خوددا لە پێناوی ئێمە کردیە گوناه، تاکو بە یەکبوون لەگەڵ مەسیحدا ببین بە ڕاست و دروستی خوددا. بەشی شەشەم. وەک هاوکاری خوددا لێتان دەپاڕێینەوە کە نیعمەتی خوددا بێسوود وەرمەگرن، چونکە دەفەرموێ لە کاتی پەسەندیم گوێم لێگرتیت، لە ڕۆژی ڕزگاریدا یارمەتیم دایت. ئەوە تا ئێستایە کاتی پەسەندی خوددا و ئێستایە ڕۆژی ڕزگاری. خۆسەلماندنی پۆلس. لە هیچ شتێکدا نابینە کۆسب، نەوەک گلەی بێتە سەر خزمەت، بەڵکو لە هەموو شتێکدا وەک خزمەتکاری خوددا خۆمان دەسەلمێنین بە دان بە خۆداگرتنی زۆرمان لە تەنگانە، ناخۆشی و لێقەومان، لە لێدان و زیندان و ئاژاوە، ماندووبوون و شەونخوونی و برسیەتی، بە پاکی و زانیاری و ئارامگرتن و نیانی، بە ڕۆحی پیرۆز و خۆشەویستی بێدووڕوویی، لە قسەی ڕاستدا لە هێزی خوددا، بە چەکەکانی ڕاست و دروستی لە دەستی ڕاست و چەپ، بە شکۆ و سوکایەتی، ناوزڕا و ناوبانگ، کە ڕاستگۆین و وەک فێڵباز دەبینرێین، وەک نەناسراو بەڵام ناسراوین، وەک مردوو ئەوە تا زیندوین، وەک سزادراو بەڵام نەکوژراوین، وەک خەمبار بەڵام هەردەم دڵشادین، وەک هەژار بەڵام زۆران دەوڵەمەند دەکەین، وەک هیچمان نەبێت و هەرچەندە هەموو شتێکمان هەیە. ئەی کۆرنسۆسیەکان، بە ڕاشکاوی قسەتان بۆ دەکەین و دڵمان فراوانە. ئێمە هەست و سۆزی خۆمانتان لێ ناستێنین، بەڵکو ئێوە لە ئێمەی دەستێنن. ئەمە ئاڵوگۆڕکاریە، وەک بۆ منداڵانم دەدوێم، ئێوەش دڵتان بکەنەوە. پەرستگای خودای زیندوو. لەگەڵ بێباوەڕان لە ژێر یەک نیردا مەبن، چونکە چه هەماهەنگیەک لە نێوان ڕاست و دروستی و خراپەدا هەیە، یاخود چه هاوبەشیەکە لە نێوان تاریکی و ڕووناکیدا، چ ڕێککەوتنێک لە نێوان مەسیح و بەلیعالدا هەیە، یان باوەڕدار چ پشکێکی لەگەڵ بێباوەڕدا هەیە. پەرستگای خودداش چ ڕێککەوتنێکی لەگەڵ بت هەیە، چونکە ئێمە پەرستگای خودای زیندوین، وەک خوددا فەرموویەتی، تێیاندا نیشتەجێ دەبم و لەگەڵیان دەڕۆم، دەبم بە خودای ئەوان و ئەوانیش دەبن بەگەلی من. یەزدان دەفەرموێ لەبەر ئەوە لە ناوەڕاستیان بڕۆنە دەرەوە و بەجێیان بهێڵن، دەست مەدەنە هیچ گڵاوێک، ئینجا وەرتان دەگرمەوە. یەزدانی هەرە بەتوانە ئەمە دەفەرموێت من دەبمە باوکی ئێوە و ئێوەش دەبنە کوڕ و کچی من. بەشی حەوتەم. خۆشەویستان، لەبەر ئەوەی ئەم بەڵێنانەمان هەیە، با خۆمان لە هەموو گڵاویەکی جەستە و ڕۆح پاک بکەینەوە، لە ترسی خوددا پیرۆزی تەواو بکەین. دڵشادی پۆلس. دڵتان بۆمان بکەنەوە، ستەممان لە کەس نەکردووە، ڕەوشتی کەسمان تێک نەداوە، کەسمان بۆ ڕووتاندنەوە بەکار نەهێناوە. ئەمە ناڵێم بۆ ئەوەی تاوانبارتان بکەم، چونکە پێشتر گوتوومە کە ئێوە لە دڵماندان بە ڕادەیەک
کە ئامادەین لەگەڵتان بمرین و لەگەڵتان بژین. متمانەیەکی زۆرم پێتان هەیە و زۆر شانازیشتان پێوە دەکەم. لە هەموو تەنگانەکانماندا پڕ بووم لە دڵنەوایی و خۆشیەکی لە ڕادەبەدەر. ڕاستە لەو کاتەوەی هاتووینەتە مەکدۆنیا جەستەمان حەسانەوەی نەبووە، بەڵکو لە هەموو لایەکەوە هەراسان کراوین. لە دەرەوە ناکۆکی و لە ناوەوە ترس. بەڵام خوددا کە دڵنەوایی مات و مەلوولەکان دەکات، بە هاتنی تیتۆس دڵنەوایی کردین. نەک تەنها بەهاتنی بەڵکو بەو دڵنەواییەی لەلایەن ئێوەوە کراوە. زیاتر دڵشاد بووم کاتێک کە تیتۆس باسی پەرۆشی و پەژارە و دڵگەرمی ئێوەی بۆ من کرد. جا ئەگەر بەنامەکە خەمبارم کردبن پەشیمان نیم، هەرچەندە پەشیمان بوومەوە، چونکە دەبینم نامەکە بۆ ماوەیەک خەمباری کردن. بەڵام ئێستا دڵشادم نەک لەبەر ئەوەی خەمبار بوون، بەڵکو لەبەر ئەوەی خەمباریتان ئێوەی بۆ تۆبەکردن برد. بێگومان بە گوێرەی ویستی خوددا خەمبار بوون، تاکو بەهۆی ئێمەوە هیچ زیانێک نەکەن، چونکە ئەو خەمباریەی لە خودداوەیە دەبێتە هۆی تۆبەکردن. ئەمەش ئەنجامەکەی ڕزگاریە و کەس لێی پەشیمان نابێتەوە. بەڵام ئەو خەمباریەی لە جیهانەوەیە دەبێتە هۆی مردن. کەواتە سیر بکەن خەمباری بە گوێرەی ویستی خوددا چەندی لە ئێوەدا بەرهەم هێناوە، چ پەرۆشیەک، چ پاکانەیەک، چ تووڕەییەک، چ ترسێک، چ تامەزرۆییەک، چ دڵگەرمیەک، چ حەزێک بۆ دادپەروەری. لە هەموو شتێکدا خۆتان سەلماند کە بێتاوانن لەو باسەدا. کەواتە ئەگەر بۆم نووسیون لە پێناوی تاوانبار یاخود تاوان لێکراو نییە، بەڵکو بۆ ئەوەی لە بەردەم خوددا ببینن کە ئێوە چەند پەرۆشی ئێمەن، بۆیە دڵنەوایی کراین. بەڵام لەسەر دڵنەواییەکە بەهۆی دڵخۆشی تیتۆس زۆر زیاتر دڵخۆش بووین، چونکە گیانی بە هەمووتان حەسایەوە. ئەگەر بەرامبەر ئەو شانازیم بە ئێوەوە کرد بێت، شەرمم نەکردووە، بەڵکو وەک هەموو شتێکمان بەڕاست گۆیی پێگوتن، شانازیمان لای تیتۆس بووە ڕاستی. دڵیشی زیاتر بۆتان دەچێت کاتێک یادی گوێڕایەڵی هەمووتان دەکاتەوە، چونکە بە ترس و لەرزەوە پێشوازیتان لێکرد. دڵشادم کە لە هەموو شتێکدا لێتان دڵنیام. بەشی هەشتەم. بەخشین بە دڵفراوانی. ئێستاش خوشکان برایان، حەز دەکەین نیعمەتی خوددا بزانن کە دراوەتە کڵێساکانی مەکدۆنیا. ئەوان لە تەنگانەیەکی زۆر گەورەدا بوون، بەڵام ژیانیان پڕ بوو لە خۆشی. لەگەڵ ئەوەی زۆر هەژار بوون، بەڵام دڵفراوان و بەخشندە بوون. شایەتی دەدەم کە بە گوێرەی توانای خۆیان و تەنانەت لە سەرووی توانای خۆشیانەوە بەخشینیان داوە. دەست پێشخەریان کرد و زۆر لێمان پاڕانەوە تاکو نیعمەتی بەشدار بوون لە خزمەتی گەلی پیرۆزی خوددا وەربگرن. زیاتریان کرد لەوەی ئێمە چاوەڕێمان دەکرد لێیان، چونکە سەرەتا خۆیان پێشکەشی عیسای خاوەن شکۆ کرد، اینجا بەخواستی خوددا خۆیان پێشکەشی ئێمە کرد. ئەوە بوو تکامان لە تیتۆس کرد کە ئەم نیعمەتەی لەلاتان دەستی پێکردووە تەواوی بکات. بەڵام وەک چۆن لە هەموو شتێکدا زیادتان کردووە، لە باوەڕ، لە قسەکردن، لە زانیاری، لە هەموو کۆششێک، لە خۆشەویستیتان بۆ ئێمە، ئاوا لەم نیعمەتەی بەخشینیشدا زیاد بکەن. ئەمەتان وەک فەرمانێک پێناڵێم، بەڵکو با بەراورد لەگەڵ پەرۆشی کەسانی دیکە ڕاستەقینەی خۆشەویستیتان تاقی دەکەمەوە. نیعمەتی عیسای مەسیحی خاوەن شکۆمان دەزانن، هەرچەندە دەوڵەمەند بوو لە پێناوی ئێوەدا بووە هەژار، بۆ ئەوەی ئێوە بە هەژاری ئەو دەوڵەمەند بن. لەمەشدا بیر و ڕای خۆمتان پێدەڵێم، چونکە ئەمە بەسوودە بۆتان.
ئێوە پار دەستتان بە بەخشین کرد، نەک تەنها ئەمەتان کردووە، بەڵکو ئارەزووشتان دەکرد کە ئەنجامی بدەن. ئێستا کارەکە تەواو بکەن، هەر وەک پەرۆشی خواستی بوون، ئاوا تەواوکردنیش بە خواستی خۆتانە. چونکە ئەگەر پەرۆشی هەبێت، ئەوە خوددا بە گوێرەی ئەوەی کە کەسەکە هەیەتی پەسەندی دەکات، نەک بە گوێرەی ئەوەی نیەتی. مەبەستم ئەوە نییە خەڵکی دیکە بەحەسێنەوە و فشارم لەسەر ئێوە بێت، بەڵکو بە یەکسانی. لە کاتی ئێستادا با پڕی ئێوە کەم و کوڕی ئەوان پڕ بکاتەوە بۆ ئەوەی لە داهاتوودا پڕی ئەوانیش کەم و کوڕی ئێوە پڕ بکاتەوە تاکو یەکسان ببێت. وەک نووسراوە، نە ئەوەی زۆری کۆکردووەتەوە زیادی کردووە و نە ئەوەی کەمی کۆکردووەتەوە کەمی کردووە. ناردنی تیتۆس بۆ کۆرنسۆس. بەڵام سوپاس بۆ خوددا کە هەمان پەرۆشی خستە دڵی تیتۆس بۆ ئێوە، چونکە تیتۆس نەک تەنها پێشوازی لە داواکاریەکەی کرد، بەڵکو با دەست پێشخەری خۆی و بەو پەڕی پەرۆشیەوە دێت بۆ لاتان. برایەکمان لەگەڵی دانارد کە بەهۆی خزمەتکردنی پەیامی ئینجیل هەموو کڵێساکان ستایشی دەکەن. نەک تەنها ئەوە، بەڵکو لەلایەن کڵێساکانەوە هەڵبژێردراوە بۆ ئەوەی یاوەریمان بکات لە گەشتەکەماندا لە کاتێکدا کە ئێمە بەخشینەکە هەڵدەگرین و دابەشی دەکەین بۆ شکۆمەندی مەسیحی خاوەن شکۆخۆی و بۆ پیشاندانی پەرۆشیمان بۆ خزمەت. ئێمە خۆمان لە هەموو گلەییەک دەپارێزین، نەوەک کەسێک ڕەخنە لە شێوازی بەڕێوەبردنی ئەم بەخشینە گەورەیە بگرێت، چونکە بەنیازی چاکەین، نەک تەنها لە بەردەم یەزدان بەڵکو لە بەردەم خەڵکیش. لەگەڵ ئەواندا برایەکمان نارد کە زۆر جار لە زۆر شت تاقیمان کردووەتەوە چالاک بووە، ئێستاش بەو دڵنیاییە زۆرەی بە ئێوەی هەیە زۆر چالاکترە. لەبارەی تیتۆس ئەو هاوبەش و هاوکارمە بۆ ئێوە، بەڵام ئەم برایانە پەیامبەری کڵێساکانن و مایەی شکۆمەندین بۆ مەسیح، بۆیە بەڵگەی خۆشەویستی خۆتان و هۆی شانازیمان بە ئێوە بۆ ئەوان دەربخەن، بۆ ئەوەی لە بەردەم کڵێساکاندا دەربکەوێت. بەشی نۆیەم. بەخشین بە دڵشادیەوە. سەبارەت بە خزمەتکردنی گەلی پیرۆزی خوددا پێویست ناکات بۆتان بنووسم، چونکە پەرۆشیتان دەزانم و لە لای مەکدۆنیەکان شانازیم پێوە کردووە کەوا ئێوە لە ئەخایا لە پارەوە ئامادە بوون و دڵگەرمیتان زۆربەیانی جۆشدا. بەڵام برایان دەنێرم نەوەک شانازیکردنمان پێتانەوە بە فیڕۆ بڕوات، تاکو ئامادە بن هەروەک گوتم، چونکە ئەگەر هەندێک لە مەکدۆنیەکان لەگەڵم بێن و ببینن کە ئێوە هێشتا ئامادە نین، ئەوە شەرمەزار دەبین بەهۆی ئەو متمانەیەی بە ئێوەمان هەبوو، ئێوەش شەرمەزار دەبن. باسی ئەوەش نەکەم کە ئێوە چەندە شەرمەزار دەبن. بۆیە بە پێویستم زانی لە برایان بپاڕێمەوە تاکو پێشڕەوی بکەن بۆ لاتان و زوو ئەو بەخشینەتان ڕێک بخەن کە پێشتر بەڵێنتاندا بوو، تاکو وەک بەخشینێکی لە دڵفراوانیەوە بێت، نەک لە ناچاریەوە بێت. ئەمەش بزانن ئەوەی کەم بچێنێت کەم دەدروێتەوە، ئەوەی بە دڵفراوانی بچێنێ بە دڵفراوانی دەدروێتەوە. با هەر یەکە ئەوەندەی لەسەر دڵیەتی بیدات، نەک بە دڵتەنگی و ناچاری، چونکە ئەوەی بە دڵخۆشیەوە ببەخشێت خوددا خۆشی دەوێت. خودداش دەتوانێت هەموو نیعمەتێکتان بەسەردا بڕژێنێت تاوەکو ئێوە هەمیشە هەموو ئەو شتانەتان هەبێت کە پێویستانە بۆ ئەوەی لە هەموو کارێکی باشدا سەرڕێژ بن. وەک نووسراوە، بە دڵفراوانیەوە بە هەژارانی بەخشیوە،
ڕاست و دروستیەکەی هەتایە چەسپاوە. جا ئەو خودایەی تۆ بۆ جووتیار و نان بۆ خۆراک دابین دەکات، تۆتان بۆ دابین دەکات و چەند هێندەی دەکات و بەرهەمی ڕاست و دروستیتان زیاد دەکات. لە هەموو شتێکدا دەوڵەمەند دەبن تاکو هەموو کاتێک دڵفراوان بن. دڵفراوانیەکەتان لە ڕێگەی ئێمەوە سوپاسی خودای لێ دەکەوێتەوە. ئەم خزمەتەی ئێوە دەیکەن تەنها پێداویستیەکانی گەلی پیرۆزی خوددا پڕ ناکاتەوە، بەڵکو وا دەکات کە زۆر کەس سوپاسی خوددا بکەن لە ڕێگەی ئەو خزمەتەوە کە دەیکەن. ئێوە خۆتان سەلماندووە. شکۆمەندی خوددا دەردەخەن بە گوێڕایەڵی و دانپێدانانتان بە پەیامی ئینجیلی مەسیح، هەروەها دڵفراوانیتان لە بەشداریتان لەگەڵ ئەوان و هەموو لایەک، هەروەها لە پاڕانەوەیان بۆ ئێوە تا مەزرۆی بینینی ئێوەن لەبەر ئەو نیعمەتە لە ڕادەبەدەرەی خوددا کە پێتان دراوە. سوپاس بۆ خوددا لە پێناوی ئەم بەخشینەی کە بەدەم باس ناکرێت. بەشی دەیەم. بەرگری پۆڵس لە خزمەتەکەی. من وەک پۆڵس کە بە من دەڵێن لەو کاتەی لەگەڵتانم شەرمنم، بەڵام کە لێتان دوورم بەرامبەر بە ئێوە بوێرم. بە بێفیزی و نەرمونیانی مەسیح لێتان دەپاڕێمەوە و داواتان لێ دەکەم ناچارم مەکەن کاتێک لەلاتانم ئەو بوێریەم بەکار بهێنم، چونکە پێم وایە هەر دەبێت بەکاری بهێنم بەرامبەر بەو کەسانەی کە پێیان وایە ئێمە بە گوێرەی بنەمای جیهان دەژین. هەرچەندە لە جیهاندا دەژین، بەڵام بە گوێرەی بنەمای جیهان ناجەنگین، چونکە ئەو چەکەی شەڕی پێدەکەین جیهانی نییە، بەڵکو چەکی خوداییە کە توانای وێرانکردنی قەڵای هەیە. هەموو بەڵگەیەک و هەر شتێک کە بۆ بەرهەڵستی زانیاری خوددا دەربکەوێت لە ناوی دەبین. هەموو بیرێکیش بۆ گوێڕایەڵی مەسیح بەدیل دەگرین. هەر کاتێک ئێوە تەواو ملکەچ بوون، ئەو کاتە ئامادەین سزای هەموو یاخیبوونێک بدەین. ئێوە سەیری ڕواڵەت دەکەن. ئەگەر یەکێک دڵنیا بێت کە هی مەسیحە، با ئەوە بزانێت کە وەک چۆن ئەو هی مەسیحە، ئێمەش بە هەمان ئەندازە هی مەسیحین. ئەگەر تۆزێک زیاتر شانازیم بە دەسەڵاتمانەوە کردبێت، ئەوەی مەسیحی باڵا دەست داویەتی بۆ بنیادنانتان نەک بۆ وێرانکردنتان، ئەوە شەرمم پێی نییە. نامەوێ وا دەرکەوم کە بەنامەکان دەتان ترسێنم. لەوانەیە هەندێک بڵێن نامەکان قورس و بەهێزن، بەڵام ئامادەبوونی خۆی لاوازە و قسە بەتاڵە. با ئەو جۆرە کەسانە بزانن ئەوەی لە دوورەوە و بەڕێگای نامە بۆتان دەنووسین، هەمان ئەو شتە دەکەین کاتێک لەلاتان بین. ئێمە ناوێرین خۆمان لەگەڵ ئەوانە بەراورد بکەین، یاخود خۆمان بخەینە ڕیزی ئەوانەی کە بە خۆیاندا هەڵدەدەن. کاتێک خۆیان بە خۆیان بەراورد دەکەن و دەپێون، ئیتر دەردەکەوێت کە نەزانن. بەڵام ئێمە زیاد لە پێویست شانازی بە خۆمانەوە ناکەین، بەڵکو بە گوێرەی ئەو ئاستەی خوددا بۆی داناوین شانازی دەکەین کە ئاستێکە دەگاتە ئێوەش. ئێمە سنووری خۆمان نابەزێنین کە شانازیتان پێوە دەکەین بەوەی گەیشتینە ئێوە، چونکە بە خزمەتی ڕاگەیاندنی مزگێنی مەسیح گەیشتینە ئێوەش. زیاد لە ڕادەی خۆی شانازی بە ڕەنجی خەڵکیەوە ناکەین، بەڵام هیوادارین کاتێک باوەڕتان گەشە دەکات لە نێوتاندا سنووری خزمەتەکەمان زۆر زیاتر بێت، تاکو مزگێنی بدەینە ئەو ناوچانەش کە لە ئێوە دوورترن. نامانەوێت شانازی بکەین بەو کارەی کە پێشوەخت لە سنووری یەکێکی دیکە ئەنجام دراوە. ئەوەی شانازی دەکات با شانازی بەیزدانەوە بکات. ئەوەی بەخۆیدا هەڵدەدات
پەسەند ناکرێت، بەڵکو ئەوەی مەسیحی خاوەن شکۆ پێیدا هەڵدەدات. بەشی 11. پۆلس و نێردراوە درۆزنەکان. هیوادارم بەرگەی هەندێک گوێلایەتی من بگرن، هەرچەندە بەرگەشم دەگرن. بە ئیرەیەکی خوداییانە ئیرەیتان پێدەبەم، چونکە لە پیاوێک نیشانم کردن تاکو وەک پاکیزەیەکی پاک پێشکەشی مەسیحتان بکەم. بەڵام دەترسم وەک مارەکە حەوای بە فێڵەکەی هەڵخەڵەتاند، بیری ئێوەش لەو دڵسۆزی و پاکیە بۆ مەسیح چەواشە بکرێت، چونکە ئەگەر یەکێک بێت و عیسایەکی دیکە ڕابگەیەنێت جیاواز لەوەی ڕامانگەیاند، یان ڕۆحێکی دیکە وەربگرن جیاواز لەوەی وەرتان گرت، یان مزگێنیەکی دیکە ڕابگەیەنێت جیاواز لەوەی وەرتان گرت، ئەوە بە ئاسانی وەری دەگرن. پێم وایە هیچم لەو نێردراوە بەرزانە کەمتر نییە. ئەگەر لە قسەکردندا زمان پاراو نەبم، خۆ زانیاریم هەیە، بەڵکو لە هەر لایەک و لە هەموو شتێک بۆ ئێوەمان دەرخست. یاخود گوناهم کردووە کە خۆمم نزم کردەوە تاکو ئێوە بەرز بنەوە، چونکە بە خۆڕایی مژدەی ئینجیلی خودام بۆ جاردان. کڵێساکانی دیکەم تاڵان کرد کە خەرجیم لێیان وەرگرت بۆ خزمەتەکەتان. کاتێک لەگەڵتان بووم و پێویستیم هەبوو، نەبوومە بار بۆ کەس، چونکە برایان لە مەکدۆنیاوە هاتن پێویستیەکانی منیان پڕ کردەوە. لە هەموو شتێکدا خۆمم پاراست بۆ ئەوەی بارگرانی نەخەمە سەرتان و بەردەوام خۆمی لێ دەپارێزم بە دڵنیاییەوە هەروەک ڕاستی مەسیح لە مندایە، لە ناوچەکانی ئەخایا ئەم شانازیم لێ ناسەنرێتەوە. بۆچی؟ ئایا لەبەر ئەوەیە کە ئێوەم خۆش ناوێت؟ خوددا دەزانێت خۆشم دەوێن، بەڵام ئەوەی دەیکەم وا دەیکەم بۆ ئەوەی هەلی هەلپەرستان ببڕم کە شانازی دەکەن و دەیانەوێت دەری بخەن گوایە ئەوان وەک ئێمەن، چونکە ئەمانە نێردراوی درۆزن و کارگەری فێڵبازن، خۆیان لە شێوەی نێردراوی مەسیح دەردەخەن. سەیر نییە، چونکە شەیتان خۆی لە شێوەی فریشتەی ڕووناکی دەردەخات. کەواتە شتێکی سەیر نییە ئەگەر خزمەتکارانی خۆیان لە شێوەی خزمەتکاری ڕاست و دروستی دەربخەن، دوا ڕۆژیان بە گوێرەی کرداریان دەبێت. پۆلس شانازی بە ئازارەکەیەوە دەکات. دیسان دەیڵێمەوە کەس بە گوێلم نەزانێت، بەڵام ئەگەر بە گوێلم دەزانن ئەوە وەک گوێلێک بەرگەم بگرن بۆ ئەوەی منیش تۆزێک شانازی بکەم. بە متمانەوە شانازی دەکەم، نەک بەو شێوەیەی کە مەسیحی باڵا دەست قسە دەکات، بەڵکو وەک لە نەزانیەوە بێت. لەبەر ئەوەی زۆر کەس بە گوێرەی بنەمای جیهان شانازی بە خۆیانەوە دەکەن، منیش شانازی دەکەم. لەبەر ئەوەی خۆتان ئەوەندە دانان بە شادیەوە بەرگەی گوێلەکان دەگرن. لە ڕاستیدا ئەگەر یەکێک ئێوە بکاتە کۆیلە بەرگە دەگرن، ئەگەر یەکێک ماڵتان بخوات، ئەگەر یەکێک قۆڕختان بکات بۆ خۆی، ئەگەر یەکێک خۆی بە گەورەتر بزانێت لە ئێوە، یاخود ئەگەر یەکێک لە ڕووتان بدات بەرگە دەگرن. بە شەرمەزاریەوە دان بەوەدا دەنێم کە چەند لاواز بووین. هەرچیەک ئەوان دەوێرن شانازی پێوە بکەن، هەروەها منیش دەوێرم. دەزانم کە گێلانە قسە دەکەم. ئایا ئەوان عیبرانین؟ منیش. ئایا ئیسرائیلین؟ منیش. ئایا نەوەی ئیبراهیمن؟ منیش. ئایا خزمەتکاری مەسیحن؟ من باشترم، بەڵام وەک شێتێک قسە دەکەم. من زۆر زیاتر لەوان ڕەنجم کێشاوە، لەوان زیاتر لە زینداندا بووم، زۆر خراپتر دارکاری کراوم، زۆر جاریش ڕوبەڕووی مردن بوومەتەوە. جوولەکەکان بە قامچی 5 جار 40 قامچی کەم یەکیان لێداوم، 3 جار دارکاری کراوم، جارێک بەردباران کراوم، 3 جار لە کەشتیدا بووم و شکاوە،
شەو ڕۆژێکم لە قوڵایی دەریادا بەسەر برد. بەهۆی زۆر گەشتکردنمەوە تووشی مەترسی ڕووبار و چەتە بووم، مەترسی لە گەلەکەم و نەتەوەکانی دیکە، مەترسی لە شار و لە دەشت، مەترسی لە دەریا، مەترسی لە خوشک و برایانی درۆزن، بە ڕەنجدان و ماندووبوون، بە شەونخوونی زۆر، بە برسیەتی و تینوێتی، بە ڕۆژوگرتنی زۆر، بە سەرما و ڕووتی. ئەمانە هەموو لەلایەک ڕۆژ بە ڕۆژ بایەخدان بە هەموو کڵێساکان لەسرم کەڵەکە دەبێت. کێ لاوازە و من لەگەڵی لاواز نابم؟ کێ کەوتووەتە گوناه و من ناسووتێم؟ ئەگەر پێویست بە شانازیکردن بکات، ئەوە بەو شتانەوە شانازی دەکەم کە لاوازیم دەردەخەن. خوددا باوکی عیسای خاوەنشکۆ ئەوەی هەتایە ستایش دەکرێت دەزانێت درۆ ناکەم. لە دیمەشق فەرمانڕەوایەکەی ئاریتاسی پاشا پاسەوانی شاری دیمەشقیان دەکرد بۆ گرتنم، بەڵام لە ناو سەبەتەدا و لە پەنجەرەی شوورای شارەکەوە منیان شۆڕ کردەوە و لە دەستی ڕزگارم بوو. بەشی 12. بینینی پۆلس و دڕکی لەش. پێویستە بەردەوام بم لە شانازیکردن، هەرچەندە هیچ بەدەست ناهێنم، بەڵام بۆ بینینی یەزدان و ئاشکراکراوی ئەو دێم. مرۆڤێک دەناسم کە لەگەڵ مەسیحدا ببووە یەک. پێش 14 ساڵ خوددا بردی بۆ ئاسمانی سێیەم. جا بەجەستەوە یاخود بێجەستە نازانم، خوددا دەزانێت. دەزانم ئەو مرۆڤە بەجەستەوە یاخود بێجەستە نازانم، خوددا دەزانێت. بۆ بەهەشت بردرا قسەیەکی بیست کە دەرنابڕدرێت و مرۆڤ نابێت باسی بکات. شانازی بەو کەسەوە دەکەم، بەڵام شانازی بەخۆمەوە ناکەم مەگەر بەلاوازیەکانم نەبێت. چونکە ئەگەر بمەوێت شانازی بکەم گوێل نابم، چونکە ڕاستی دەڵێم، بەڵام خۆم دەپارێزم نەوەک یەکێک وا لە من بگات زیاتر لەوەی دەمبینن و لێم دەبیستن. بۆ ئەوەی بە گەورەی ئەو بینینەی بۆم ئاشکراکرا لووت بەرز نەبم، لە جەستەدا دڕکێکم درایێ، وەک ئەوەی لەلایەن شەیتانەوە نێردرا بێت تاکو ئازارم بدات تاکو لووت بەرز نەبم. بۆ ئەمە 3 جار لە عیسای خاوەنشکۆ پاڕامەوە لە کۆڵم بکاتەوە. بەڵام پێی فەرمووم نیعمەتی منت بەسە، چونکە هێزی من لە لاوازیدا تەواو دەبێت. بۆیە بەو پەڕی شادیەوە شانازی بە لاوازیمەوە دەکەم تاکو هێزی مەسیح بێتە سرم. بۆیە لە پێناوی مەسیحدا بە لاوازی و سوکایەتی و ناخۆشی و چەوسانەوە و تنگانە دڵخۆش دەبم، چونکە هەر کاتێک لاواز بم ئەوا بەهێزم. بوومە گوێل، بەڵام ئێوە ناچارتان کردم. دەبوایە ئێوە پێمدا هەڵبدەن، چونکە هیچم لە نێردراوە بەرزەکان کەمتر نییە، هەرچەندە هیچ نیم. بەو پەڕی دان بە خۆداگرتنەوە نیشانەکانی نێردراو لە نێوانتاندا ئەنجامدرا بە نیشانە و کاری مەزن و پەرجوو. چیتان لە کڵێساکانی دیکە کەمترە جگە لەوەی کە خۆم نەبوومەتە بارێکی گران بەسەرتانەوە. لەم هەڵەیە گەردنم ئازاد بکەن. ئەوە 3ەم جارە ئامادەم بێمەلاتان نابمە بارگرانی بۆتان. داوای شتەکانتان ناکەم، بەڵکو داوای ئێوە دەکەم، چونکە پێویست ناکات منداڵ بۆ دایک و باوک کۆ بکەنەوە، بەڵکو پێویستە دایک و باوک بۆ منداڵ کۆ بکەنەوە. منیش بەو پەڕی شادیەوە بۆ ئێوە خەرج دەکەم، خۆم خەرجی دەکەم. ئەگەر ئێوەم زۆرتر خۆش دەوێت، ئایا منتان کەمتر خۆش دەوێت؟ ئیتر باوا بێت، بارم گران نەکردوون، بەڵام کە فێڵبازم بە فێڵ لێم سەندوون. ئایا ئەو کەسانەی کە من بۆ لای ئێوەم ناردوون هیچ قازانجێکیان بۆ خودی خۆم هەبووە؟ لە کاتێکدا لە تیتۆس پاڕامەوە تاوەکو بێت بۆلاتان، ئەو برایەی کە خۆتان دەیناسن لەگەڵیدا ناردم. ئایا تیتۆس بەهۆی ئێوەوە
هیچ قازانجێکی کردووە؟ ئایا بە هەمان ڕۆح ناژین؟ بە هەمان هەنگاو ناڕۆین؟ ئایا پێتان وابووە ئەم ماوە درێژە ئەوەی کە دەیڵێن بۆ بەرگریکردن بووە لە خۆمان؟ نەخێر، وەک ئەوانەی کە لەگەڵ مەسیحدا یەکن لە بەردەم خوددا قسەمان کردووە. ئەی خۆشەویستان، مەبەستی ئێمە ئەوەیە کە ئێوە بنیاد بنێین، چونکە من دەترسم کاتێک دێم بۆ لاتان بەو جۆرە نەتان بینم کە دەمەوێت، ئێوەش بەو جۆرەی کە دەتانەوێت نەمبینن، نەوەک لە نێوانتاندا ناکۆکی، چاوپیسی، تووڕەیی، خۆپەرستی، بوختان، قسەهێنان و بردن، لە خۆبایی بوون بێسەروبەری هەبێت. هەروەها جارێکی تر کە دێمەوە لاتان دەترسم خوددا من لە نێوتان نزم بکاتەوە و خەفەت بخۆم بۆ زۆر کەس کە پێشتر گوناهیان کردووە و تۆبەیان نەکردووە لەو گڵاوی و بەڕەڵایی و بەدڕەوشتیەی کە کردوویانە. بەشی سێزدەیەم. خۆتان تاقی بکەنەوە. ئەمە سێیەم جارە کە دێمەلاتان، هەر بابەتێک لەسەر زاری 2 یان 3 شایەت ڕاستیەکەی دەسەلمێنرێت. پێشتر گوتومە وەک دووەم جار لەلاتان بووم و ئێستاش کە لێتان دوورم دەیڵێمەوە بۆ ئەوانەی پێشتر گوناهیان کردووە و بۆ هەموو ئەوانەی دیکەش کە دێمەوە بەزەییم نابێت، چونکە ئێوە داوای بەڵگە دەکەن کە مەسیح لە ڕێگەی منەوە دەدوێت. ئەو لە هەڵس و کەوتکردن لەگەڵ ئێوە لاواز نییە، بەڵکو لە نێوتاندا بەهێزە. هەرچەندە لە لاوازیدا لە خاچدرا، بەڵام بەهێزی خوددا دەژیێت. هەروەها ئێمەش بە یەکبوون لەگەڵ مەسیحدا لاوازین، بەڵام ئێمە لە هەڵس و کەوتکردنمان لەگەڵ ئێوە بەهێزی خوددا لەگەڵ ئەودا دەژین. خۆتان تاقی بکەنەوە، ئاخۆ ئێوە باوەڕدارن. لە خۆتان بکۆڵنەوە، ئایا نازانن کە عیسای مەسیح لە ئێوەدایە؟ مەگەر ئەوەی لە تاقیکردنەوە سەرکەوتوو نەبوو بن. بەڵام هیوادارم بزانن کە ئێمە نەکەوتوین. ئینجا لە خوددا دەپاڕێینەوە کە ئێوە هیچ خراپەیەک نەکەن. ئەمەش لەبەر ئەوە نییە کە دەربکەوێت ئێمە بەرگەی تاقیکردنەوەمان گرتووە، بەڵکو تەنها بۆ ئەوەیە کە ئێوە چی چاک و ڕاستە بیکەن، هەرچەندە خەڵکی بەسەرکەوتومان نەزانن، چونکە ناتوانین هیچ شتێک لە دژی ڕاستی بکەین، بەڵکو لە پێناوی ڕاستی. شادین کە لاوازین و ئێوە بەهێزن، نوێژی ئێمەش بۆ تەواوی ئێوەیە. بۆیە ئەمانە دەنووسم و دوورم تاوەکو کاتێک لەلاتان ئامادە دەبم بە ڕەقی نەجوڵێمەوە، بە گوێرەی ئەو دەسەڵاتەی مەسیحی باڵا دەست پێی بەخشیوم بۆ بنیادنانتان، نەک بۆ وێرانکردنتان. هاندان و سڵاوی کۆتایی. لە کۆتاییدا خوشکان، برایان، دڵشاد بن، بۆ کامڵی و تەواوی هەوڵ بدەن، یەکتری هان بدەن، هاوبیر بن، بە ئاشتی بژین. ئەوسا خودای خۆشەویستی و ئاشتی لەگەڵتان دەبێت. بە ماچی پیرۆز سڵاو لە یەکتری بکەن. هەموو گەلی پیرۆزی خوددا لێرە سڵاوتان لێ دەکەن. با نیعمەتی عیسای مەسیحی خاوەن شکۆ و خۆشەویستی خوددا و هاوبەشی ڕۆحی پیرۆز لەگەڵ هەمووتان بێت.